بەناوی خۆی گەورە سڵاوی خۆتان لە بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی پێم لە هەفتەیەکی نوێدا و لە ڕۆژی شەمەدا پێدانگەشتوونەتەوە بۆ پێشکەشکردنی بەنامەیەکی نوێ لە پایانی ڕۆژ کە هیوادارین ئەمڕۆژ بۆ گەوابەتەکانمان جێی سود و ڕەزامەندی ئێوەی ئەزیز و خۆشەویست بێت. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر من لەگەڵ هاوکارانم لە پەیام بە کۆمەڵێک بەرگۆ بابەتی نوێ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لە خزمەتتان نابین. لە بەشی یەکەمی پرۆگرامەکەشمان باس لە ئەو گۆڕانکاری وەروەها هاتنی کۆمەڵێک کللتوری و نوێ دابوونەریتی نوێ کە کوردینین یاخوداتونت ناو کللتوری کوردیەوە ئەگەر ئەمە کاریگەری خراپەکانی چین یان گفتوگۆ گەنگەشەی ئەو بابەتانە دەکەین لە ئەگەری هاتنی کللتورێکی نوێ بۆ نێو کۆمەڵگا دەبێ ئەمە چۆن مامەڵی لەگەڵ بکەین. بەڵێ ئەزیزان تەوەڕی دۆمیشمان بابەتێکە کە ئێستا لە جیهاندا زۆر باوە ئەوش قاو خواردنەوەیە بە جۆرێک بۆتە کللتورێکی جیهانی و لە زۆربەی شوێنەکانی جیهاندا گرنگی پێدەدرێت. ئەمڕۆ لێرات باس لە قاوە دەکەین جۆرەکانی چین شێوازەکانی ئامادەکردنی کامانن و بە پێیخواستی کەسەکان چۆن ئامادە دەکرێت و مێژوو قاوەلەکەوە هاتووە چەندین پرسیار و بابەتی سەرنجڕاکێ سەبارەت بە قاوە باس دەکەین و لێرەوە پێشکەشی ئەزیزی دەکەین. دواتر دەچینە گەرمیان لەوێ فێستیڤاڵی بازار بۆ بەرهەمە خۆماڵیەکان کە ساڵانە و ماوەی چەند ساڵێکە لە شاری کەلار ئەبەسترێت دەچینە فێستیڤاڵەکە و باز لە گرنگی ئەم جۆرە لە بازارکردن و گرنگیدان بە بەرهەمە خۆماڵیەکان دەگەین. دەستپێکیش با بینەری پلەکانی گەرمابین لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان. هەمیشە باس لەوە دەکرێت کە کۆمەڵگا جۆرێک لە دابوونەریتی بیان و شتی نامووی تێکەوتووە بە جۆرێک کە ڕنگدانەوەی تێدا بۆتەوە و هەمیشە بە مەترسی دادەنرێ بۆ ئەم جیلە نابڵکە بۆ جیلی داهاتوو کە لەسەر ئەو جۆرە دابوونەریتە نام و جیاوازانە پەروەردە دەبن. ئەمڕۆ باز لە کاریگەری خراپەکانی گواستنەوەی دابوونەریتە بیانیەکان دەکەین بۆ کۆمەڵگەی کوردی تا چەندێک ئەمە کاریگەری خراپی هەیە و تا چەندێک نامویە بە کللتور و بەڕەسەنایەتی گەلی کورد. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دڵشاد بابان ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیی. مامۆستا دڵشاد بەخێر سپاس بۆ ئامادەبوونە. بەخێر مامۆستا دڵشاد. مامۆستا سەرەتا بپرسین دابوونەریتی بیانی مەبەستمان لە چییە و ئایا بە شێوەیەکی بەرچاو لە ناو کۆمەڵگەی کوردیدا دەبیندرێ؟ سپاس بۆ ئێوە سپاس بۆ بنەرانی پێیان. طبیعی دیاردەی نامۆ لە هەموو کۆمەڵگەیەکدا هەیە. لە کۆمەڵگەی کوردی ئێمەشدا چەند ساڵە کۆمەڵێک دیاریدەی نامۆ سەری هەڵداوە
پێشەوەی باس لە دیاردەی نامۆکن پێویستە بزانین دیاردەی نامۆ چیە لە ناو کۆمەلگەدا کە سەر هەڵەدا هەر شتێک کە نامۆ بێ بە کولتور و نەریتی ئەو کۆمەلگەیە ئەو پێی دەوترێت دیاریدەیەکی نامۆ ئەو دیاریدە ناموانەی کە هەیە لە ناو کۆمەلگەوە زۆر جار دیاردەیەکن سود بەخشن زۆر جار دیاردەیەکن زیان بەخشن بەڵام بە شێوازێکی گشتی دیاردەکان لە کۆمەلگەی ئێمەدا بەداخەوە کە دیاریدەیەکە بۆ بە چاولێکەری دیاردەکان دیاردێکی زیان بەخشن بۆ کۆمەلگەی ئێمە و زۆر بەربڵاون بە تایبەتی لە چینی گەنجەکانە و لە چینی هەرزەکارانیشا لە چینەکانی خوارەوە کە چینی هەرزەکاران کە تەمەنی تا ڕادەیەک لە دوای باڵغ بوونەوە تاوەکو تەمەنی 20 ساڵی ئەگرێتەوە ئەمە لەناو ئەم چینەدا بە شێوازی گشتی دیاردەکان زۆر بڵاوی کردو ئێستا دیاردەکان چینیان ئەبێ لە چی بترسین؟ ئێستا بۆ نمونە کۆمەڵێک دیاریدە هەیە کە سەری هەڵداوە لە ناو گەنجانە یەک لەو دیاریدانێکە لە ناو گەنجانە ئایندیان نەخاتە مەترسیەوە بۆ نمونە مەوادی هۆشبەرە ئێمە ئەگەر چەند ساڵێک گەڕینەوە بۆ ساڵەکانی پێشتر لە کەوتچانە لە کۆمەڵگەی ئێمەدا بە هیچ شێوازێک تەنانەت جگەرە کێشانش تا ڕادەیەک لە ناو گەنجەکانە نەک لە ناو بەتەمەنەکانە تا ڕادێک شتێکی شەرمنانە بوونیان ینی لە بەرچاوی خەڵکی جگەریان نەئەکێشا ئێستا نەک جگەرە کێشان نێرگەلە یاخود مەوادی مخەدیر کە بە هەموو شێوازێک لە چینەکانی خوارەوە بەکاردێن ئەمە دیاریدێکی زۆر ترسناکە و دیاریدەیەکە دەبێتە هۆی ئەوەی کە ئایندەی گەنجەکان خاتە مەترسیەوە تەبەن هەر دیاریدەیەکی نامۆشکا چێتە ناو هەر کۆمەڵگەیەکەوە لەوە چی ئێمە بە شتێکی سادە سیری بکەین بەڵام بەداخەوە ئەم دیاریدانێکی ئێستا لە کۆمەڵگەی ئێمەدا هەیە چواردەورمان کە وڵاتانی دراوسێمانن هەریکیشیان بە شێوازێک لە شێوازەکان ئەیانوێت ئایندەی نەوەکانی ئەو وڵاتە ئەو شوێنی کە ئەوان مەبەستیان چونکە ئێستا کورد بە شێوازی گشتی لە هەر چوار پارچەکەی لە سووریا لە عێراق لە تورکیا لە ئێران لەم وڵاتانەی کە هەیە ئەیانوێت بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ گەنجەکان ئایندیان خەنە مەترسی و هەتاوەکو بی لە شتێکی گەورەتر نەکەنەوە کە ئێمە بۆ نمونە یەکێکی لەو نەتەوانەی لە جیهانە بێدەوڵەتین زۆرێک لە نەتەوەکان ژمارەشمان زیاترە بەڵام بەداخەوە هیچ دەوڵەتێکمانە لەبەرەوەی یەکگرتوونە بووین خۆخۆر بووین یاخود بە شێوازێک لە شێوازەکان هەڵی بۆ نەدراوە کەواتە ئەوان هەوڵەدەن لە ڕێگەی کۆمەڵی دیاریدەوە ئایندەی گەنجەکان بخەنە مەترسی و هەتاوەکو بی لە شتێک نەکەنەوە ئەمە یەکێکە لەو هۆکارە سەرنجیانەی کە کاریگەری خراپی لەسەر گەنجەکانمان جێشتووە کەواتە مادەی هۆشبەر کە ئێمە هەر بە شتێکی بازرگانی سیرەکەین بەداخەوە بەڵام شتێکی تەنها بازرگانی نییە کە باز کۆمەڵێک بازرگان کاری پێوە بکەن ئەوە کارێکی سیاسی یا مەغزایەکی سیاسی لە پشتەوەیە بۆ ئەوەی کە داهاتوی ئەم کۆمەڵگەی لاوازکەن یەکیشکە لە دیاردە زۆر نامۆکان کە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا بڵاوە بەداخەوە یەکێکە لەو دیاردانەی کە دوورکەوتنەوەی لە زانست و زانیاری خوێندن یا بێ ئەهمیەتکردنی خوێندنە بە مانایەکی تر ئێستا گەرسەیەکی لە هەر گەنجێک بپرسیت لە هەر تاکیی ئەم کۆمەڵگایە بپرسین پێت ئەڵێت داهاتوم چییە هەندێک بۆ بێ هیوا کراوە ئەڵێ داهاتی من چی ئەگەر بخوێن ئەوە کۆلێژی پزیشکی و ژوادیکردن کە بەرزترین کۆلێژە لە ئاستی هەرێمی کوردستانە بۆ وەکو نمرە سیرێکە ئەڵێ پزیشکی ڕفیقم هەیە چەند ساڵە دامەزراوە یاخودی ئیشی دەست نەکەوتۆ کەواتە ئەمە هەر ئەوەن یەکە بۆ ئەو گەنجە وابیر بکات ئەم گەنجە لە ناخی خۆی وابیر دەکاتەوە کە بۆ منە داهاتوەکە ئێوەیە هیچی دەست ناکەوێت بەڵام ئەوەی پشتی ئەمەی کە وای کردووە ئەم دیاریدێ بڵاو بێتەوە لە ناو هەرێمی کوردستانە لە ناو گەنجەکانە لە ناو چینی خوێنەوارشە بە تایبەتی یا لە ناو خێزانەکانە کە منداڵەکانە نەنێرنە بەر خوێندن زۆر جار یاخود لە کاتێکە لە سیرێکی ئەڵێ بڕە ئیشێک کا باش شتێک بکات تەنانەت بێ بە پیشەیەکی هەبێ زۆر باشترە لەوەی کە لە داهاتوە خوێنەوارێکی بەرهەم بێت کاتە ئێمە ئەبێ ئاگامە لەم دیاریدانە بێت هەیە ئەمە خۆ وڵاتانی دراوسێنین حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتێکی دانپێدانراوی دەستوریە و لە هەرێمی کوردستان دەسەڵاتی مطلقی ئەوە کە خوێندن بێ ئەهمیەت بکرێن ئەم دیاردەیە خۆمان بەدەستی خۆمان دروستمان کردووە بە خۆمان باش طبعا ئێستا ئێمە ئەگەر بین لە هۆکارەکان بکۆڵینەوە زۆرێکمان قەنەعەتمان وایە بۆ نمونە بێ هیواکردنی گەنجەکان ئێمە سەرەی هۆکارە سەرەکیەکەی خۆمانی وایە بەتایبەتی خۆمان مەبەستم ئەو دەسەڵاتە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا بۆ نمونە حکومڕانی هەرێمی کوردستانەکە کە ئەو کارانێکی بەرئەنجامی چەند ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان وای کردو کە گەنجەکانمان بێ هیوا بن لەبەرچی لەبەرەوەی بۆ نمونە گەنجەکان ڕاستە خۆی گەنج بە پشت بەخۆی بەسێ لە هەر لە کاتی خوێندنیا هەوڵدا بۆی کارێک بەخۆی دۆزیێتەوە نەک پشت بە حکومەت بەسێ دای مەزرێنێ و ئەرکی حکومەتیشێکە بۆ ئەو گەنجانەی کە تەواویەکەن ئەگەر هەلیکار هەبوو هەلیکاریان بۆ بڕەخسێنێ نەکردتەنها بەتەعین بوون لە کەرتی تایبەتە لە شوێنەکانی ترە کاریان وەکە بەڵام کاتێککە ئێمە ئەڵێن ئەم دیاریدەیە لە دەرەوە هاوردەکراوە طبعا لە دەرەوە هاوردەکرێ خۆ وڵاتێکی غەربی یا وڵاتێکی دراوس یا وڵاتێکی عەرەبی یا وڵاتێکی تورکیا فارس خۆی نایبێتە ناو هەرێمی کوردستانەوە بۆ نمونە ڕاست و خۆ گەنجەکە بێ هیوا بکە کۆمەڵە هۆکاری تایبەتی کۆمەڵە ڕێگی تایبەت کۆمەڵە میکانیزمی تایبەتی هەیە لەو ڕێگەیانەوە ئەتوانێت تۆوار لێ بکات کە گەنجەکانە بێ هیوا بکەن یەکێک لەوانە دەسەڵاتی سیاسی بەکارهێنێت
دەسەڵاتی سیاسی بەکارێنێ بۆ ئەوەی دەداهاتووی گەنجەکان هیچ داهاتوویشیان نەبێت بۆ نمونە حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستانە دەسەڵات دەگرێتە دەست تەنها ئەو کۆمەڵێکە لە چواردەری خۆی مەبەستی بمێنێتەوە تر گەنجەکانی تر هەرچیان لێ بەسەری گرفت نییە بەلای ئەوە لە ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستانە سیاستکردن وای لێ هاتووە تەنها بۆ مانەوەی خۆیە نەک تەنها بۆ ئەوەی کە لە داهاتووە ئێمە چیمان هەبێت ئێمە ئەوە چەند ساڵ ئێمە هەرێمی کوردستان سەر بەخۆیە لە ساڵی 92 هەتاوەکو ئێستا ئێمە 32 ساڵ ینی بەڕاستی ینی 32 ساڵ تەمەنێکی حکومڕانیە تا ئێستا شتێکمان لێوە دیار نییە ئەمە گرفتێکی گەورەیە کەواتە ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکی دەسەڵاتی سیاسی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە وای کردووە لە ڕێگەیەوە وڵاتانی دراوسێ وڵاتانی بێگانە وڵاتانی دوژمن بە کوردستان ڕێکارێ بکەن کە نەوەکانمان بەهیوا بکەن هیچ شکە لە ڕێگەکانی هاوردەکردنی بێهیواکردنی هەوڵات گەنجەکانمان و هێنەکانمان بە تایبەتی بەداخەوە بریتێ لە بازرگانیکی لەگەلێک ڕۆ بازرگانی ئەو بازرگانانی کە بەبەست تەنها بۆ کۆکردنەوەی پارە کارەکەن ئێتر ئەو بازرگانیە بۆ نمونە سێرەکەیت لە هەرێمی کوردستانە ئێستا لە شاری وا هەیە پێویستی بە یەک زانکۆی 4 زانکۆی تێداکراوەتەوە ئەهلی بوونی کەرتی تایبەت گرنگە بۆ هەموو کۆمەڵگایەک بەڵام بوونی کەرتی تایبەت بە مەرجە گرنگە کە ئەو کەرتە تایبەتە کوالیتی خوێندن و هەموو شتێکی لە کەرتە حکومەکە باشتر بێ ئەو داهاتوی کە هەیەی لە کەرتە حکومەکە باشتر بێ بەڵام ئێستا بێ ئەگەر توێژینەوەی بکەین لە ناو خوێندکارەکانە بە تایبەتی لە کەرتی تایبەتە بزانین چەندیان لە کەرتە حکومی باشترن بزانین ئەو خوێندکارانەی کە نمرە ئەهێنن لە قوتابخانە ئەهلیەکانەوە ڕۆشتون یا لە قوتابخانە حکومیەکانەوە ڕۆشتون کەواتە سیرەکەین یەکی شکە لە بازرگانیەکان کە وای کردووە بێهیوای گەنجەکانمان بێهیوا بکە ئەوەی کە بە تایبەتی بازرگانیە بە خوێندنەوە بەداخەوە چونکە بڕاستی وای کردووە ئێستا گەنجەکان سیرەکەی گەنجێک بە هەموو هەوڵێکی خۆی هەوڵەدا دەرەجێ بێنێ نمرێکی باش بێنێت بەڵام کە نمرەکە شوێنێ لە خۆ خوێندکارێک لە تەنیشتی منەوە بە 50 بە 60 بە 70 چێتە کۆلەژی کە من لێ لە خوێنزانکۆیەکی ئەهلیە داهاتووشی هەروەکو منە کەواتە ئەمەش هۆکارێکی تری بەهیواکردن تر لە هۆکارەکانی تری بەهیواکردن بەداخەوە بریتە لە چی بریتە لە ناڕۆشنبیری خێزان لە ناو هەرێمی کوردستاندا لە کۆمەڵگەی کوردیدا ناڕۆشنبیری بەرامبەر بە داهاتووینەوەکانیان چکە ناڕۆشنبیری هەر ئەوەن دێتەوە بۆ خوێندەواری بیر و شەهادەیەک دەبێت ئەوە ڕۆشنبیری نییە ڕاستەوە بەشێکی ڕۆشنبیریە بەڵام ڕۆشنبیری ئەوەیە کە تۆ چەند لە خەمی خۆتابی ئەوەندە لە خەمینەوەکە دابی ئەوەندە لە خەمی داهاتوەکەی دابیت تەنها ئەوەن گرنگ نییە کە بۆ نمونە تو بینیریتە بەر خوێندنی تر بڵێ وەڵام ڕۆشتە خوێندە لێی ناپرسینەوە بەدوایە ناچین یا خودکاتێک کە گرفتێکی بێت سەرزەنشتی ئەەکەین ئەیشکێنین ئەمانە هەمووی واکالەوەی کۆمەڵگەی کوردی بەداخۆنەوەکانی سیرەکەیت لە هەر هەر گەنجێکە لەگەڵ هەر گەنجێک بەمانای ئەوەی کە کەس بێ کوڕبێ خۆدر شتێک بێت قسەی لەگەڵا بکە سیرەکەی تاچیشی تووڕێ تاچێکی بێزارە تاچێکە هیچ ئارامگریکی تێدا نییە ئەمانە هەموو نەتیجەی ئەو بێهیواکردنە هۆکارمان زۆرە بۆ بێهیواکردن لەسەر ئەوەی تاگەکانمان لە ڕووی خوێندنەوە بێهیوا بوو زۆر باش مامۆستا با باس لە هۆکارەکانی گواستنەوەی ئەم کللتورە نامۆیانە بکەین بۆ کۆمەڵگای کوردی ئەو هۆکارانە چین و سوۆشیال میدیا بە تایبەت تیڤەکان چ ڕۆڵەکە بینین لە گواستنەوەی ئەم کللتورە نامۆیانەیە ینی دەبینی سوۆشیال میدیا سەر کشتی نامۆ دەبینی تیڤەکان کۆمەڵێک بەرنامە و پرۆگرام هەیە بەڕاستی کە جێی سەرنجن بۆ لای تاکی کورد بەڵام دەبینی خەریکە ئاسایی دەبێتەوە لامان ئەمانە چ ڕۆڵێکیان هەیە لە ڕاستیە ئەو هۆکارانەی کە بێت هۆی هاوردەکردنی یاخود هەناردەکردنی ئەم دیاردەنامانە بۆ هەرێمی کوردستان یا بۆ کۆمەڵگەی کوردی بە شێوازێکی گشتی کۆمەڵێک هۆکاری سەرەکی هەیە یەکێک لەوانەی کە باسمان لێ کرد ئەوە هۆکارەکەیە کە داهاتوینەوەکان لە هەرێمی کوردستانە وای لێ بکرێت بچیتە ژێر سفرەوە هەتاوەکو بیر لە شتێکی گرنگ نەکەنەوە یەکی شکە لەوەیە کە بۆ من هەمیشە کاتێکە تۆ لەگەڵ کەسێک بربەرەکانی ئەەکەیت ئێمە قاعیدەیەکمانە ئەڵێ پرد بۆ پەرتیکە و زاڵ بە بەسریانی دا ئێمە تۆ کاتێککە لەگەڵ کۆمەڵێک ئاگربتێ منافستەکەی بیانکەی بە چەند بەشێکەوە ئەتوانی بە ئاسانی زاڵی بەسەریاندا بەڵام کاتێککە تۆ ئەم تاکانی کوێ هەرێمی کوردستانت یا هەر بە شێوازی گشتی گەنجەکانت وا لێ کرد هەر بە شێو بە شتێکەوە مەشغوڵت کرد هەر کۆمەڵەوە بە شتێکەوە مەشغوڵت کرد زۆر بە ئاسانی ئەتوانی کۆنتترۆلی بکەیت کەواتە ئەمەیەکێکە لەو سیاسەتانی تریش کە بۆ منە هۆکاری هاوردەکردنی دیاردەنامەکانە لە هەرێمی کوردستاندا هیچکە لە هۆکارەکان کەوای کردووە ئەم دیاردەنامانە هاوردە بکرێ بۆ هەرێمی کوردستان بەداخەوە چاوچنۆچیش کۆمەڵێک خەڵکە وەک باسمان لێ کرد هەم لە ڕۆ بازرگانەکەیەوە هەم لە ڕۆ سیاسیەکەشیەوە هۆکارێکی تری هاوردەکردنی ئەم دیاردەنامانە بۆ هەرێمی کوردستان بریتە لەوەی کە ئێمە
هیچ کات ئەوەمان پێشکەش نەکردووە کە چەند بەهێز و چەند بەخۆتی چەند یەکگرتوون لە نێو خۆماندا ئێمە ئەومان پێشکەش نەکردووە کە کۆمەڵگەیەکی ئەتوانین پشت بە خۆمان ببەستین ئێمە ئەومان پێشکەش نەکردووە کە ئەتوانین کۆمەڵگەیەکی داهێنەر بین ئێمە ئەومان پێشکەش نەکردووە کە ئەتوانین کۆمەڵگەیەکی لەسەر پێی خۆمان ڕاوەستین ئەمانە گرفتێکی گەورەی بۆ ئێمە دروست کردەوە بۆ ئەوی بە ئاسانی ببنە هۆکارێک بۆ هاوردەکردنی دیاردەنامەکان بۆ هەرێمی کوردستان یەکێک لەو هۆکارە زۆر سەرچیانی بۆ نمونە یەکێک لە دیاریدەنامەکان لە هەرێمی کوردستانە کە ئێستا بە تایبەتی گەنجەکان کاری لەسەرەکەن و گەنجەکان پێوە مەشغوڵ کراون بۆ نمونە گەرسیرکەین کۆمەڵێک یاد هەیە وەکو هاڵۆین و نازانم کۆمەڵێک دیاردەیکە ینی بەڕاستی دەستخۆشی بۆ پەروەردەکە ئەم ساڵ دیاردانی قەدەغە کرد ئەژینا وای لێ هاتبوو بەداخەوە من ئاگادارم وای لێ هاتبوو تەنانەت لە ناو خێزانەکانیشان لە ماڵەوە ئەو یاداکرایەوە ئەو وەکو جەژنێکی لە هاتبوو تا ڕادێک لە ماڵەوە ئەکرایەوە کە ئەمە دیاردێکی زۆر ترسناکە بەداخەوە یعنی تۆ سیرەکەیت ئەم ساڵ تەنانەت لە سیئۆلی پایتەختی کۆریای باشوورە تەنها بۆ یادکردنەوەی هاڵۆین تەنها تا ئەوەندە قەرەباڵخەکە زۆر بۆ 154 کەس بەس تەنها بۆ حاڵەتە مردوون جگەل لە چەند بریندار بۆن تۆ ئەگەر بێت ئەم دیاریدەی وردە ڕێگەی لێ نەگیرێ سپێنێ کوردستانە چی ڕوەدات جامە بەڕاستیش ئیشەکانەکەین تاقتمانە بە تەمسیل بیکەین ڕەنگە هەر خەڵک کوشتنی تێبکێت کاتم هۆلیوین تۆزێک جژنێکی با بڵێن خەڵک ترساندنوەمانەیە باشە ماوەستا دڵشاد لە سەرەتاوە باست لەوە کرد هاتنی هەر دیاردەیەکی نوێ بۆ کۆمەلگا لەبەرەوەی نوێیە نامۆیە بووە ئەمە دیاردێ بەڵام ئەکرێ باش بێ ئەکرێ خراپ با لە باشەکان گەڕێن خراپەکانیش باسمان کرد کە بۆ نمونە ئەمانەی کە مەسیرین ئەی چی ئێمە توانین تۆزێک ڕێی لێ بگرین بۆ نمونە ڕەنگە شتێک بێت چۆن دیراسی بکەین یان چۆن جیای بکەینەوە کامە باشە و کامە خراپە زۆر جارافوچی جای بکەینەوە کام دیاردەیە باشە کامە خراپەوە تا ڕەنگە بە هەڵسەنگانی من باش بێ تۆ جیاواز بێ یەکێک لە دیاریدەکان کە دوولایانەیە دیاردەی تەکنۆلۆژیە ینی پێشکەوتن و تەکنۆلۆژیا کە هەمانە لە هەرێمی کوردستانە سێرەکەین لە وڵاتانە گەنجیشی یابانی دەستە لەسەر ئەنتەرنێت و مۆبایل خەریکە بێ بەڵام چی پێکات خەریکی زانست و زانیاری پێشکەوتنە بێت بەڵام گەنجیشی ئێمە لە سعات 11 شەوە هەتاوەکو 5 بەیانی ناخەوێت بەس تەنها خەریکی چاتکردن بێ خەریکی سێری شتێکی نامۆ ئەبێت ئەمە یەکێکە لەوانەی کە بۆ نمونە لە هەرێمی کوردستانە زۆر بەخراپەکەن خۆشتێکی باشە بەڵام زۆر بەخراپ بەکارێنرێن یا شە بۆ نمونە ئێمە سێرەکەین گەنجەکانمان بە تایبەتی وتمان لە هەرزەکار و خوار هەرزەکاریشەوە کە هەمانە نەوجەوانان ئێستا سێرەکەیت بۆ بەحسابی خۆیان بۆ بەناوبانگ بوون سێرەکەین لە تیکتۆک لە نازام سناپچات لەمانەی کە هەمانە عنی هەندێک شتە بینیت لە گەنجەکانە بە تایبەتی کچان و کوڕانیش وەکچان زیاتر لەم دیاری بڵاوە لە تیاندا ینی عرضکردنی جەستە بەمانایشی ترچەت نیە عرضکردنی جەستە تەنها بەڕووتی بە عرضکردنی جەستە بە هەموو شێوازێک عرض دەکرێت قسەکردن تەقلیدکردن بۆ ئەوەی کە تەنها بەناوبانگ بێ بۆی کە فۆلۆوەری هەبێت نازانم چی هەبێت لەمانە ئەم هەر تەکنۆلۆژیایە سیرەکەین بەم شێوازە خراپە بەکاری دێنین ئەمە گرفتێکی گەورەی بۆ چەندین خێزان و چەندین کوڕ و کچ دروست کردو لە هەرێمی کوردستاندا کە بەهۆی ئەوەی کە بۆ نمونە لەختەیەکی ڤیدۆ یا خورسینێکی کەوتۆتە دەست کەسێک بڵاوی کاتەوە یا خوێنەیەکی یاشتێکی هەر بە حسابی خۆی بۆ خۆی ئەکات بەڵام قسەیەکی بڵاو ئەبێتەوە تا گرفتێکی گەورەی بۆ دروستەکات ئەگەر بێت ئێمە بتوانین ئەم تەکنۆلۆژیا ینی گەنجەکانمان وان ڕێبێنین بەداخەوە ئەگەر نەمانتوانی وان ڕایان بێنین کە تەکنۆلۆژیا لە سوودی خۆیان لە قازانجی خۆیان لە قازانجی کۆمەڵگە بەکاربێنن ئەو کێشە و گرفتانەی لێ ئەکەوێتەوە بۆیە ئەرکی هەمومانە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە وەزارەتی پەروەردە کە یەکەم کەس کە معنیە بەم کارە وەزارەتی پەروەردەیە چونکە بەڕاستی لە هەر وڵاتێکدا پەروەردە تەندروست بوو تاکەکان تەندروستە بن لە هەر وڵاتێکا پەروەردە تەندروست بوو تاکەکان تاچی بەرەمهێنە بن پەروەردە تەندروست و تاکان تاکێکە بن هەست بە بەرپرسیاریتی بکەن تاچ ئێمە بۆ چێز بە بەرپرسیاریتی ناکە ئێستا بۆ منە خوێندکارێک لە خوێنگەکە یێتە دەرەوە دەبەیشی ئاوی بەدەسەوە ئەگەر چاوی کەسی هیلەودار نەبێ فڕێداتە بن دیوارەکەەوە یا پارچێک لەسی بەدەسەوە یا خود پاشماوەی خۆراکێکی بەدەسەوە بێت کەواتە ئەمە وا ئەکالەوە ئەگەر کەواتە پەروەردە ئەرکی سەرەکیەتی مامۆستایان یەکەم کەس بن کە تاکەکان لە باخچەوە هەتاوەکو ئەگەنە زانکۆ پەروەردەیکەن بۆ ئەوەی کە تاکەکان لەم تەکنۆلۆژیا و لەو ئامێرە و لەم پێشکەوتوانە سوودمەند بن نەک زەرەرمەند بن. باشە کاتە مامزابە بچینە سەر بابەتێکی زۆر گرنگ و جەوهەری ئەویش ئەوەیە ئەگەر بێت و ئەمە کۆنتترۆل نەکرێ و کار نەکرێت لەسەر باشترکردنی ئەم بارودۆخی کە هەیە لە کوردستاندا و کارکردن لەسەر ئەو کللتورە نامۆنانی کە هاتووە چ مەترسیەکمان پێدەبەخشە لە داهاتوودا.
مەترسیی عفو چی مەترسێکمان پێدەبەخشێ لە داهاتوودا کاتێک ئێمە تاکێک بەم شێوازە پەروەردە بکەین ڕەنگە ئێستا هەستی پێ نەکەین بەڵام داهاتووە چی مەترسیەک ڕوومان تێ دەکات بێگومان ئێمە وەکو چۆن کەسێک کە جگەرە ئەکێشێت ئەستا پێی بڵێ جگەرە زیانی هەیە هەڵە من چەند ساڵە جگەرە ئەکێشم بۆ نمونە زیانم پێ نەگەیشتووە لەسەر لەشم ئاڕازەکانی دیاری نەداوە کاریگەری لەسرم دروست نەکردەوە بەڵام بۆ نمونە جگەرە کاتی کەسێک جگەرە کێشە جگەرە نزیکی هەژدە جۆر مادەی ژەهرینی تێدایە هەر جۆرێکیان کاریگەری خۆی هەیە ئێمە لا ئێمەشی کە لەو جۆرە باوانی کە نیکۆتینە بۆ نمونە بەڵام کاتێک کەسێک جگەرە ئەکێشێت ئەی بێتە ژووری نەشتەرگەریە کە تو پێویستی بە نەشتەرگەری بەنج نایکرێت بۆ نایکرێت لەبەرەوەی بە مروری زەمان لەگەڵ هەر جگەرێکەوە هەر دووکەڵێکە ئەچێتە ناو لەشی ئەم کەسە خانە بە خانە ئەم دووکەڵە لە ڕێگەی کۆندامیان ناسەوە ئەگەڕێت تێکەڵ بە خانەکانی ئەبێت تووشی چیەکە تووشی سڕبوونی ئەکات لای پێویستی بە بەنج نییە ئەم کاریگەری ئەم دیاریدانش لە سەری هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستاندا ئێستا ئێمە بڵێن لەوە شتێکی سادەیە و کۆتایی پێدێت و ڕێی لێگرین بەڵام ئەگەر بێت و بنبەر نەکرێت بە شێوازێک لە شێوازەکان بە شێوازێکی گشتی لە داهاتووە کۆمەڵە کاریگەری خراپی لێ هەرێمی کوردستاندا دەرئەکەوێت کاریگەریەکانش ئەو کاتە کە دەرکەوتن چارەسەرکردنی زۆر زۆر ئەستەمە بە زەحمەتە چارەسەرکردنی یەکێک لە کاریگەریەکان بریتە لە چی بریتە لەوەی کە بە تایبەت لە سەرگەنجەکانمان لە کۆنتترۆڵی خێزان دەرەچن ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان کە لە داهاتوە ئێمە بیری لێ ناکەنەوە بەڵام ئێستا بۆ نمونە لە ئەوروپا گەنجێک تۆ کە گەشتە گاستێک کە ئەگەر بە شێوازێک تا عمری لەگەڵا بکەیت حکومەت تێت وەرەگرێتەوە ناڵە لە لای تۆ بێت تەنها ئەوەندەش کاتت لێ بکە یاخود بۆ نمونە گلەیەکی لێت هەبێت لە هەرێمی کوردستان شاوردە دەبەرەوە ئەوە ئاچین بۆ نمونە ئەگەر بێت و ئەم دیاریدانە چارەسەر نەکرێن ئەوە ئەو کاتە گەنجەکانمان لەژێر کۆنتترۆلی خێزان و بەرپرسیارەتی ئەوانەی کە بەخێوانەکەن دەرەچێت ئەمە گرفتێکی گەورەمان بۆ دروستکە هیچکە لەوەی کە بۆ نمونە کاریگەری لەسەر هەڵۆشانەوەی خێزان هەیە لە هەرێمی کوردستانە کەسێکێکن لە ئێستاە دیاریدەی جیابوونەوە چەند قات زیادی کردەوە هەموو ساڵێک نانی ساڵانە کەسێکێت ئامارەکانی دادگا بۆ جیابوونەوە باز دەکرێت ساڵانە بەردەوام بدا ئامارەکان لە زیادبوونان هۆکارەکە چه هۆکارەکە بوونی دیاریدە مەترسیدارەکانە لە هەرێمی کوردستانە کە کاریگەریە لەسەر چی لەسەر خێزان و هەروەها و کۆمەڵگەی ئێمە بە گشتی بە شێوازێکی گشتی و خاڵێکی گرنگی کە هۆکارێکی سەرێکیە یاخود داهاتووە مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان و لەسەر تاکی کوردی و لەسەر کۆمەڵگەی کوردی دەرەکەوێت بریتێ لە چی بریتێ لەوەی کە بەداخەوە نەبوونی متمانەیە خود نەمانی متمانەیە لە لەکە ئێستاش بڕڵاوە بە یەکێک لە دیارە دەکەن کە پێشتر گەورەترین بۆ نمونە شت لە نێو کە کۆمەڵگەی کوردی پشتی بەست بوونی متمانە و دڵسۆزی بە لە نێو تاکەکانە کە ئێستا بەداخەوە تەنانەت خەریکە لە نێو خێزانێک شەم متمانە نامێنێت ئەمەش گرفتێکی کەورەیە لە هەرێمی کوردستانە لە تاکەکانە دروست دەبێت کەواتە ماوەستا دڵشاد هەموو ئەم دیاردانی کەوایەنە ناو هەرێمی کوردستانەوەێنە ناو کۆمەڵگەی کوردەواریەوە هۆکارەکەی ئەوەیە بۆ خێرایە وەریەگرین بە تایبەت خراپەکانیان کاریگەریمان لەسەر دروستکرۆت بە نیشانەکانی دەرکەوتەوە ئەمە توانین لە کۆتاییان نەتیجەگیریە بکەین لەبەر ئەوەی خۆمان خاوەنی کللتورێکی جێگیری زۆر باش نین یان لەبەرەوەی ماڵەکەی خۆمان محکەم نیە هەر کەسێک شتێکمان بۆ بنێرە ئیتر یەکسە وەریەگرین هەرێکی بێت چۆن ئەفۆ لەبەرەوەی کللتورەکەی خۆمانەوەندە کللتورێکی بەهێز و باش نێتوانی بێتمان تاکێکی باش پێوەی ملتەزیم بێت ئەمە واکات ئیتر هەر شتێکمان بۆ بێ فەراغمان زۆر یەکسە وەریەگرین خۆمان خاوەنی کللتورێکی سابتی جێگیر نین هەرێکێک لە ئێمە بەرپرسیارە بەرامبەر سەرەتا بەرامبەر بە نەفسی خۆی هەر تاچێک کە لەدایکە بێت کە ئاگاتە ئەوەی کە ئیتر ئاستی باڵاوبوونی جگە لە جەستەی ژیری بەرپرسیارە بەرامبەر بە چی بەرامبەر بە نەفسی خۆی بەرامبەر بە جەستەی خۆی بەرامبەر بە ڕۆحی خۆی ئەگەر بێت و هەر تاچێک هەستی بۆ بەرپرسیارەتی کرد کە بەرامبەر بە خۆی هەیەی ئەوە فەراغێکی پڕکردێتەوە ئەو بۆشایەکی پڕکردێتەوە پاشان ئەو خێزانانی کە تاکەکانی تێدا پەروەردەکەن ئەگەر هەستیان کرد بۆی کە بە دروستی نەوەکانیان پەروەردەکەن ئەو فەراغێکی تریان پڕکردێتەوە پاش ئەوە ئەو شوێنەی ئەو ناوەندەی کە تاکەکانی تێدا گەورە بن ئەگەر هەستیان کرد بۆی کە تاکەکان بە دروستی پەروەردەکەن یاخود بەرنامە و پلان و پرۆگرامی تەندروستیان هەبوو ئەو فەراغێکیان پڕکردێتەوە ئەگەر هاتوو بۆ نمونە ئەو فەرمانگانەی کە تاکەکانی ئێمە تێدا کارەکەن
ئەگەر بە دروستی کارەکانی خۆیانەکە فراقیان پڕ کردوێتەوە ئەگەر هاتوو فرپلەکە ئەچینە سەرەوە بۆ وەزارەت بۆ دەوڵەت بۆ هەمی کارەکانی خۆیان بە دروستی کرد هەستیان بە بەرپرسیارەتی کرد ئەوە فراقەکان پڕ کەواتە لە نەبوونی فراغە دیاریدەی نامۆش کاریگەری نە بەڵام لە بوونی فراغە دیاریدەکان کاریگەری و هەروەها داهاتوویی ینی زۆر ناخۆش بەڵاخۆ لە پاڵیشا کۆمەڵێک شتی باش هاتووە یانی توانین بڵێن مێڵمان هەبێت چکە زۆر کللتوری ینی بەداخەوە ماڵێ دڵنیام بڵای بەڕێزیشت هەن زۆر دیاردە و کللتورمانەیە کە ڕەسەن و کوردایەتی بەڵام بەڕاستی من شانازیان پێوە ناکەم بەتیابەت لە بابەتی خانمان بە زۆر بە کچ بە شودان بە زۆر ژنێنان بۆ کۆڕ گەورە بە بچوو شیربایی یعنی لە پای پێدان لە پای خوێنە یعنی کۆمەڵێک بابەتمان هەیە کە ئەمە لە ڕەسەنایەتی کوردەواریە هەبوون و واقعە ئەبێدانی پێدا بنین بەڵام شکر بەخوای سە نەماون ئەم کرانەوەیانی وای کردووە مەسەلەن کۆمەڵێک دیاردەی ناشرین هەبێ نەمێنێ ینی ئەتوانین تۆزێک ئومێد بەخشبین لە پاڵ ئەو هەموو بەڵام سیبەتی باست کردو کە بەداخەوە بە چاوی حەسەر و حی ئەیبینین ڕۆژانە گەنجەکانمان بوونەتە قوربانی مەوادی مەخەبەر وەک باست کرد بێ پەروەردەی معتادون بە سۆسیال میدیا لە پاڵیشا کرێش تا دەرفەتێکی باش ما بێشتی باشمان وەرگرتووە هێشتا شتی باشمان وەرگرتووە کرێ لە پاڵ باشەکانی شاد تۆزە خراپەکان کەم بکەینەوە طبعا ئێمە کە باش لەم دیاریدە نام و شتە ناموانە ئەکەین لە هەرێمی کوردستانە و کاریگەری خراپەکانی ئەکەین مەرج نییە بۆ ئێمە کاتێک تربیە هیوا بووبین لەوەی کە هیچ شتێکی باش وەرنەگیراوە یاخود بۆ نمونە تاکەکان گەشتونەتە ئاسێکی تر ئێمە بێ هیوا بووبین لێ نا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە باسمان لە تەکنۆلۆژیا کرد بەڵێن بەشێکی باشی گەنجەکانمان بەداخەوە بە خراپ بەکاری دێنن بەڵام سیرەکەین بەشێکی باشی ئەوانەشی کە لە بواری ڕۆشنبیری و لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە شوێنەکانی ترە کاریفیەکەن سوودیان لێ بینەوە توانیویانە بیکەنە هۆکارێک بۆ پێشکەوتنیا خۆدەوانەی کە بانخوازن یا ئەوانەی کە زانست بڵاو دەکەنەوە ئەوانەی کە بەڕێوەردەی کۆمەلگاکەن لە ڕێگەی تەکنۆلۆژیەوە توانیوانە سوودێکی زۆر بە کۆمەلگا بگێنن ئەنی کەواتە ئەمانە ئەم دیاریدانە کێمە باسی لێ دەکەین کە بەشێکی لە گەنجەکانمان یالاوەکانمان بە خراپ بەکاری دێنن کاریگەری لەسەر دروستکردو لە لایەکی تریشەوە کۆمەڵێکیکە زۆر بە جوانی بە سوود بەکاریان ناوە توانیوانە سوودی لێ ببینن و هەروەها ئەو لایەنەی کە بۆم ئێمە باسمان لەوە کرد کە تاکەکانمان بە هیوا بوون لە خوێندن و تا کۆمەڵە تاکی باشیشمان هەیە کە بۆن بە هەموو شێوازێک ڕەدا بۆ ئەوی داهاتی خۆی دابین کات هەر لەگەڵ خوێندنەکە یا کاروکە پیشەیەک بە خۆی دۆزێتەوە یاخود ومێدی هەیە بە داهاتی خۆی کەواتە ئەمانە جگەلەوەی کە ئێمە کاریگەری خراپی لەسەر کۆمەڵەکەمان دروست کردووە لەلایەنی باشی سوودمان لێ بینیوە توانیومانە بەکاری بێنین بۆ مەبەستی بەشکەوتن و بۆ مەبەستی کۆمەڵێک واریکە بەڵام مەترسیەکەی ئێمە لێرەدا چییە؟ مەترسیەکەی ئێمە لێرەدا ئەوەیە کە تۆ لە داهاتوودا گەنجەکان کارێکیان بەسەر بێ نەتوانی کۆنتترۆڵیانکەی بەداخەوە زۆر ڕاستە بەداخەوە نتوانی کۆنتترۆڵیانکە دیچێک لەو دیاریدەن بۆ منش حاڵەتێکەیە کە ئێمە جارێک و مامۆسایان لەگەڵ باڵۆژی یەکێک لە وڵاتەکانە دانیشتن قسەمان زۆر بۆ کرد سەربارەت بە نەهامەتی مامۆسایان و گرفتی موچە و کۆمەڵیشتی لەو بابەتە لەو کاتەدا کە گرفتی شەڕی داعش هەبوو تەنها من خاڵێک ئێمە وتم یەکێک لە گرفتەکانی ئێمە ئەمانەوەی لە هەرێمی کوردستانە خوێندکارەکانمان داهاتوویی خراپیان نەبێت ئەوەیە کە لە داهاتووە تاکیشی تونڕەو نەبن تاکێک نەبن ببنە تاکیشی یعنی لە ڕووی مەرجنێت تونڕەوی هەر کوشتن بێت لە زۆر بواری تری هەیە یەکسەر لەو خاڵەسەر ئەو خاڵە وەستا وتی ئێمە ئەمانەوێت ئەم خاڵە مەبەستمانە لە هەرێمی کوردستانە چاودێریی وردی بکەین با ڕۆژی فەڕەنسا بوو لەگەڵمان دانیشتە بوو گفتوگەمانەگرت کەواتە ئێمە سیرەکەین ئەگەر بێت و تاکەکانمان لە سێری کە باسمان لە چی کرد تونڕەوی خۆش وتمان هەر کوشتن نیە لە ڕووی دەرونیەوە لە بوارەکانی ترە لە ڕووی تونوتیژی خێزانی ئەمانە هەموو تونڕەویە کەواتە ئێمە مەترسیەکە ئەوەیە کە تاکەکانمان لە داهاتوو تاکێکی تونڕەو نەبن تاکێک بن تاکێکی ئارامگرن تاکێکی لەسەرخۆ بن تاکێکی هێمن بن تاکێک بن کە توانای ئەویان هەبێت لەگەڵ خەڵکیدا تەعامل بکەن و ئێستا بەداخەوە ینی ئێمە مەترسیەکەمان لەسەر ئەوەیە ئەمانەوێ ئەم دیاریدانە کاریگەری خراپیان لە سەتاکان بۆیە ئەتوانین هەموو دیاریدەیەکی نامۆ بگۆڕین بە دیاریدەیەکی باش هەموو دیاریدەیەکی خراپ بگۆڕین بە دیاریدەیەکی چاک و ئەوش بە هەوڵ و هیمەتی هەمووان و پەروەردەکردنی تاکەکان و بە هەموو بەتایبەتی لە خێزانەکان و لە پەروەردە و لە بوارەکانی تریشتە ئاوان ساڵ شادێ بە کاتمان نەماگەر شتێکە ما بێ لە کۆتایی یا ببینەرانمان جام پامێکی کۆتایی دەگەرماوی مامۆستا پامی من بۆ هەموو تاکەکانی هەرێمی کوردستان و بۆ خێزانەکان بە شێوازشی گشتی بریتێلەوەی کە ئێمە پێویستە سێ خاڵ ڕەچاو بکەین لە ژیانی خۆماندا یەکەم پێویستە خۆمان پەروەردە بکەین بە پەرۆدەیەکی تەندروست دووهەم پێویستە خێزان هەست بە پرپرسیاریت بکە بەرامبەر بە تاکەکانی خۆی سێهەم پێویستە دەوڵەت
هەست بە بەرپرسیاری بکە بەرامبەر بە داهاتووینەتەوەکی ئەگەر ئەم سێ خاڵەمان جێبەجێ کرد بێگومان هیچ دیاریدەیەکی نامۆ هیچ کارێکی نامۆ کاریگەری لەسەرمان دروست ناکاتەوە ئەتوانین دیارینامەکان بگۆڕین بە دیاریدەی باش. زۆر سپاس بۆ مامۆستا دڵشاد بابان ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی سپاس بۆ مدافەتە مامۆستا. سپاس دەکەم مامۆستا. سپاس. وەڵای زان هاوکارانمان بیتێکیان بۆ ئامادە کردوین دەربارەی تواندنەوەی زێر بابزانی هەزێر چۆن دەتوێنرێتەوە و دیارە دواتریش کۆمەڵە قۆناغی بەسەرادەیە بەڵام بە دیاریکراوی بە بینینی بینەری توانەوەی زێر بین. من هیوا ڕەشید ماوەی زیاتر لە 20 ساڵە کاری زێڕنگری دەکەم تا ئێستش بەردەوامین و خاوەن کارگەی دیرەی خۆشمانین. سەرەتا من لای وەستا بەرزۆ کارم کرد فێرە و میهنەیە بووم و کارەکەی خۆشمان زۆر خۆش دەوێ و تا ئێستا بەردەوامین. پاشەوەی کە زێڕەکەمان وەرگرت ئێستا ئامادەین بۆ تاوانەوە. پاژەوەی کە زێرەکە تاواوە ئێستا زێرەکە ئامادەیە لۆ داڕێشتن زێرەکەی دابڕێشت. پاژەوەی کە زێرەکە تاواوە سێ زێرەکەمان داڕێشتیا پاشان نەتیزابی دەدەین خاوێن دەبتەوە و زێرەکە ئامادە دەبی بۆ کارکردن لەسەری. ئێستا زێرەکەمان ئامادەیە بۆی لە مەچینەی بدەین. ماوەی زیاتر لە 6 ساڵە خاوەن کارگەی خۆمانین کارگەی لیرە لە هەرێمی کوردستان بەرهەم دێ لە ڕووی کوالێتیەوە کوالێتی زۆر زۆر بەرزە شانبەشانی وڵاتانی دەور و بەر لێرە بەڕاستی دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم سوپاسی کۆنتترۆلی زۆری دەکەین کۆنتترۆلی زۆری خشم زائیدەن سندیکای زێرنگران بەڕاستی هاوکاریەکی زۆر زۆر باشمان بووە بۆی کارەکانمان باشتر بڕوە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیانیش بەرهەمی ناوخۆ بەکاربینن باوەڕتان هەبێ کوالێتیمە لیرەکانی کوردستان زۆر زۆر باشترە لەوانەی دەورا و پشتیش وڵاتانی دەورا و پشت. پاش ئەوەی کە زێرەکەمان لە مەشینەدا
ئێستا زێڕەکەمان ئامادەیە لۆ بڕین بە مەقەس بە وەزنەی کە بەخۆمان مەبەستمانە. پاشەوەی زێڕەکەمان لە مەچینەدا و پاشان پرێسمان کرد بە وەزنێکە خۆمان مەبەستمانە. ئێستا جارێکی تر زێڕەکە ئاگری لێ دێین هەم بۆەوەی خاوین ببتەوە هەم بۆی نەرم بی. دوا قۆناغمان قۆناغی چاپکردنە ئێستا زێڕەکەی چاپ دەکەین. عادەتەن ئەو هاوڵاتیانەی کە لیرە دەکرن پارەی زیادیان هەیە لە ماڵەوە و زائیدەن دەستحەقی لیرە کەمترە لە چاو بابەتەکانی تر بۆیە خەڵک زیاتر لیرە دەکرن. زۆرەکانی لیرەمە 5 زۆر لیرەمان هەیە ڕۆبع لیرە نی لیرە زائیدەن بیلادی پێدرێن و لەگەر 5 لیرێ ئەوەی خواستەی زۆر زۆری لەسەر بەڕاستی لیرەیە و ئێمە لە کارگەکەی خۆمان داهێنانە شمان کردیە دە لیرەمان داهێنایە ئەوش خواستی لەسرە بەڵام خواستە زیادەکە لەسەر لیرێ. ئەزیزان تەوەری دۆمان تەوەرێکی تایبەتە و بۆ جیاوازیشە باس لە قاوە دەکەین بێگومان ئەوانەی کە قاوهۆرێکی باشن بەیانیان کە هەڵدەچن یەکەم شتکەویەکان قاوەیەک دەخۆنەوە لەبەرەوەی کافاینی تیا و وزێکی باش دەبەخشێ. ئەمڕۆ باس لەو دەکەین کە جۆرەکانی قاوە کامانن و بەچی شەوازێک ئامادە دەکرێت و خۆشترین جۆریشیان بەپێی خواستی کەسەکان دەگۆڕێ بەڵام لێرە دەپرسین کە چۆن ئامادە دەکرێن بۆی کە سوودێکمان پێ بگاوە بزانین سوودەکانی چین و زیانەکانی چین چەندین پرسیار دەکەین سەبارەت بە قاوە چونکە بە جۆرێک لە جۆرەکان قاوە بۆتە شتێکی جیهانی و شتێکی تایبەت کە لە هەموو جیهاندا گرنگی پێدەدرێت و دەخورێتەوە بە میوانداری زۆر بەڕێز. کاک منیر مختار شارەزای جۆرەکانی قاوە. کاک منیر بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونی لە پایانی ڕۆژ خۆشحاڵ بێیت. سەرتاگەر پێناسەیەکی قاوە بکەیت و هۆکارچێک لە ئێستادا بۆتە شێوازێک لە شێوازە باوەکان و لە هەموو جیهاندا دەخورێتەوە گرنگی پێدەدرێت. سەرەتا سپاس بۆم دەرفەتە قاوە لە ئێستا باوترین دڵخوازترین خواردنەوەی گەرمە لە جیهانە هۆکاری ئەوەی کە خەڵک بە ڕێژەیەکی زۆر چۆن بڵێ وابستەی خواردنەوەی ئەم خواردنەوە گەرمە بوون ئەوەیە کە قاوە دەوڵەمەندە بە کۆمەڵێک پێک هاتەکە لە ناویدابوونی هەیە ئەوانیش سوودی هەیە بۆ تەندروستی مرۆڤ بۆ چالاکی مرۆڤ لە ڕۆژە
بۆ نمونە ئێمە لە قاوەیە کافاینمان هەیە قاوە دەوڵەمەنە بە کافاین بۆ هەر 100 گرام لە قاوە تۆ ئەتوانی بڵیت تقریبا 49 میلیگرام کافاینمان دەست ئەکەوێت بێ لەوەی کە ئەتوانی بڵی پۆتاسیۆمان دەست ئەکەوێت لەگەڵ یا سۆدیۆمان دەست ئەکەوێت بەڵام وەکو سەبەبی ڕئیسی کە دڵخوازە لە ناو خەڵکە لەبەر ئەو بڕە کافاینە زۆرەیە کە تایەتی لەبەر ئەوەی کە کافاین ئەتوانین بڵین سوودێکی باشی هەیە بۆ چالاکردنی کاری ڕۆژانەمان و بۆ ئارامی دەروونمان. کاک منیر با بڵێم قاوە تقریبا هەم کۆن و هەم زۆریش کۆن نییە شارەزایت لە مێژووی قاوەیە کەی دۆزراوەتەوە لەکوێ دۆزراوەتەوە یان چۆن دۆزراوەتەوە بە دەقیقی ناتوانیت 100% بڵی قاوە فلان کات لە فلان شوێن دۆزرایەوە بەڵام ئەوەی کە هەیە ئەفسانەیەک هەیە باسیەوە کات کە لە وڵاتی ئەسیوبیا لە تقریبا سەدەکانی 15 قاوە لەلایەن شوانێکەوە دۆزراوەتەوە ئەفسانەیەکی جوانە یعنی لەسەر مێژووی قاوە ئەم شوانە یعنی دیقەتی ئەوە یاوە کە ئەو مەڕووماڵاتی کە هەیەی ئەو بزنانی کە هەیەی دوای ئەوەی کە لە بەروبوومی جۆرەدارێکی دیاری کراو ئەخۆن چالاکی ڕۆژانیان زیاتر ئەکات چست و چالاکترێن و زیان زیاترتیایە تەنانەت کاریگەری لەسەر شێوازی خەوتنی هەبووە هی مەڕووماڵاتەکانی شێوازی خەوتنیان تێک چووە یعنی بووە بە پرسیار بووی و بە دواتاچوونی بۆ ئەم هۆکاری ئەم گۆڕانی بە دوواداچوونی کردووە هەستی کردووە کە کاتێک لە بەروبوومی ئەمدارە دیاری کراوە ئەخۆن شێوازی چالاکیان فەرقەکات لەبەرەوە بووە بە پرسیار لە ناو خەڵکی ئەو وڵاتەیە دواتر هاتوون بەحسیان لەسەر کردووە ئایام دارە چییە لێکۆڵینەوەیان لەسەر کردووە زانیاریان پیدا کردووە کەم دارە بڕێکی باش کافاینی تایە تەنانە دەو کاتە پیانەوت گێلاسی وزەبەخش لە ئەسیوبیا بە گێلاسی وزەبەخش ناویانە برد دوا بە دوای ئەوە گەڕانی زیاتر و سێرچی زیاتر توانیان بگەن بەوەی کە ئەم دارە ڕێژەیەکی باش کافاینی تایە ئەو کاتەش ناویاننا داری کۆفیە داری کۆفیە زۆر باشە باست لە پەرسەدنەکەی کرد کەواتە وڵاتانە کامن کە زیاتر قاو بەرهەم دەێنن بەڵێ خۆی بیدایەت کە قاوە دۆزراوە لە سەدەی 15مە لە یەمەن پەری سنت زیاتر لە یەمەن بڵاو بووە دواتر لە سەدەی 16 بڵاو بوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی وڵاتەکانی فارس تورکیا میسر سعودیە کۆمەڵە وڵاتی عەرەبی دەستێکی باشیان هەبوو لە بەکارهێنانی قاوە نەک چاندن نەک بەرهەمهێنان بەکارهێنان و بڵاوبوونەوە وەکو بەکارهێنەر لە سەدەی حەڤەیە گەشتە ئەوروپا تەنانەت لە ناوەڕاستەکانی سەدەی حەڤەیە لە ناو شاری لەندەن لە بەریتانیا 300 قاوەخانە هەبووە لە ناوەڕاستەکانی سەدەی حەڤەیە 300 قاوەخانە هەبوو لە شاری لەندەن و بەڵام وەکو ئەکسەریەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باوتر بووە لەبەرەوەی کە نزیک بوون لە وڵاتانی کە بۆ نمونە یەمەن و ئەسیوبیا بەرهەمێنەری قاوەن ئەو کاتە بەرهەمێنەری سەرەکی قاوە ئەو وڵاتانە بوون لەبەرەوە زیاتر باوتر بوو لە ناو ڕۆژهەڵاتی ئەو کاتەش تقریبا سەردەمی دەوڵەتی عوسمانی لە سەردەمی سوڵتان سلێمانی قانونی لە ساڵانی 1534 تا بەرەوسەر کە قاوە چێتە ئیستانبوڵیان ئەوان هەوازن ئەوەشە زیاتر ئەڵێن قاوەی تورکی خۆیان نیە بەس مۆرگەکەیان خۆیان ئێمە کە ئەڵێن بۆ نمونە کە ئەڵێن قاوەی تورکی مەبەستمان لە ئۆریجنی قاوەکە نیە مەبەستمان لە ئەو شوێنە نیە کە قاوەکەی لێ دروستەکرێت مەبەستمان لە شێوازی دروستکردنی قاوەکەی بەڵێ ئێمە کە ئەڵێن قاوەی ئیتالی مەبەستمان ئەوە نیە کە لە ئیتالیا بەرهەم ئەهێنرێت و ئەچێنرێت مەبەستمان ئەوەی ئەم شێوازە بە شێوازی ئیتالی دروستکراوە لە ئەوە شەکە کۆمەڵێک جیاوازی دروست کردووە لە بینی قاوەکانە ئەو کاتەکە لە وڵاتە عەرەبیەکانیش لە سەدەی 16 بڵاو بووە تەنانەت دەو کاتی کە حاجیەکان ئەچوون بۆ فەریزەی حەج بەجێهێنان لە سعودی ئایان خوارد پیانەوت شەرابی عەرەبی بە شەرابی عەرەبی ناویانە برد ئەو کاتە لای خەڵک شتێکی ناموو بوو تەنانەت لە سەدەی حەڤەیە کە چوە ناو ئەوروپاوە ئەوروپیەکان بە ڕەچەتەی شەیتان ناویانە برد پیان وا بوو ئەمە خواردنەوەیەکی
سحریە بەڵام دواتر بە سێرچ و بە گەڕان و بە زانینی ناوەڕۆکی قاوە و سوودەکانی قاوە و هۆکارەکانی کە قاوە لە ئینسانەکات کە زیاتر چالاک بێت و زەبەخشتر بێت دەری خستکە دارێکە و سوودێکی زۆری هەیە و بە بڵاوبوونەوەی معلوماتەکان زۆربەی وڵاتانی عالم بە تایبەتی لە بەشی ئەمریکای لاتین و ئەفریقا کارێکی باشیان لەسەر ئەوە کرد کە ئەم بەرهەمە بەرهەم بێنن لە وڵاتەکەیانە و بە ئێستا شۆ سوودێکی بازرگانی گەورەی هەیە بۆ وڵاتان توانێت ئێستا چ وڵاتێک بەناوبانگە بۆ بەرهەمهێنانی قاوەتە داری قاوە هێنانی قاوە ئێمە جیالەوەی کە باسی ئەوە بکەین کێیەکە وڵات کە وتمان بۆ بەرهەمهێنان زۆرترین ڕێژەی بەرهەمهێنان لە ئێستاە وڵاتی بەرازیلە ئەتوانین بڵین لە 130 بۆ لە 135 قاوەی هەموو دنیا لە وڵاتی بەرازیل بەرهەمێت بە دوای ئەوە ڤێتنامە لە 100 قاوەی هەموو دنیا لە وڵاتی ڤێتنام بەرهەمێت بە دوای ئەوە کۆلۆمبیایە لە 180 قاوەی هەموو دنیا کۆلۆمبیا بەرهەمێت بە دوای ئەوە ئەسیوبیایە بە دوای ئەوە کۆمەڵە وڵاتی ئەمریکای لاتینە لەگەڵ کۆمەڵە وڵاتی ئەفریقا هۆکاری ئەوەی کە ئەم وڵاتانەش دەستێکی باڵیان هەیە لە بەرهەمێنانی قاوەیە ئەگەڕێتەوە بۆ ئەو ناوچە جوگرافی کە لە وڵات کەشوهەواکەی لەبارەیانی بەڵێ کەش و هەوای ئەو وڵاتانە زیاتر لەبارە بۆ بەرهەمهێنانی قاوە ئەی ئێستا لە چی وڵاتێک زیاتر خوڕێتەوە ئەوەی کە باو بێ هەر چەلەشتەکە بۆ بە جیهانی بەڵێ وەکو خواردنەوە ئێمە توانین بە دوو نوع پێوەریکەین پێوەرێکیان ئەگەر باسی زۆرترین ڕێژەی قاوە خواردنەوە و بەکارهێنان بکەین وڵاتی ئەمریکایە لەبەرەوەی هەم ڕێژەی دانیشتوانی زۆرە هەم لە کولتوری ئەمریکیا قاوە شتێکی سەرەکیە خواردنەوەیکی گەرمی سەرەکیە بەڵام ئەگەر بیتە سەر بەکارهێنان لەلایەن تاکەوە وڵاتی فنلەندا زۆرترین ڕێژەی بەکارهێنەری قاوەی هەیە کە هەر تاکێک لە وڵاتی فنلەندا لە ساڵێکە 26 پاوەند قاوە ئەخوا 26 پاوەند ئەگەر بین بیکەین بە کیلۆگرام 12 کیلۆگرامەکات ئەگەر بین تەقسیمی ساڵەکەی کەین مانگی کیلۆگرامێک قاوە ئەخوا ئەگەر بین تەقسیمی ڕۆژەکەی کەین ڕۆژی 33 گرام قاوە ئەخوا هەر تاکیشی فنلەندی 33 گرام قاوەکە لە ڕۆژێکا 4 و قاوە ئاکات لەبەر ئەوە فنلەندیەکان زۆرترین ڕێژەی قاوە خواردنیان هەیە ڕۆژانە وەکو تاک وەکو خواردنی گشتی لە ئەمریکا زیاترە خوێت بە دوای فنلەندا وڵاتەکانی نەمسا و نەرویج و سوید و ئایسلند و ئەوانێت بە تایبەتی لە چۆن بڵێیت کیشوەری ئەوروپا خەڵک زیاتر پابەندە بە خواردنەوەی قاوە لە ڕۆژانە بەیانیان بێت ئەو کاتانی کە پێویستێتی وەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ڕێژێکی بەرچاو و زیاتر لە ئەوروپایە هەیە قاوە خواردن. کاک منیر ئێستا یەکێک لەمە بپرسێ مەسەڵەن وەسفی جیاواز گوێزم بۆ پۆلێن کە یان چۆن بیناسیتەوە یا هەنار تەجروبەی حیاتیان لە برێ مەنتیقی خۆمانە هەبووە تەنان ترێژ توانین تۆزێ ڕێی هەبە یان قسە لەسەر بکەین قاوەش هەر یەک جۆردار قاوە یاخود نا چەندین جۆری قاوەمان هەیە یاخود دارەکان جیاوازن یا هەر یەک قاوەیە و تۆ جۆری تری نییە بەڵێ دارەکانی قاوە لە دنیاە جۆریان زۆرە تەنانەت لە هەر وڵاتێکی بەرهەمهێنەری قاوە وەکو بۆ نمونە بەرازیل شارەزایان مەزەندەیەکەن کە لە هەر وڵاتێکی بەرهەمهێنەری قاوە 6 جۆر قاوەمان هەیە بەناوبانگترین و باوترین جۆری قاوەکان ئەکەوێتە وڵاتی مەکسیک و وڵاتی بەرازیلەوە لەبەروی ڕێژێکی زۆر بەرهەمهێنانیان هەیە لەبەرەوە کۆمەڵێک جیاوازی دروست بووە ئەم جیاوازیانەش ئەتوانین بڵین جۆری ئەو نەمامەی کە ئەچێنرێت لە بیدایەتە و جوگرافیای ئەو وڵاتە گۆڕانکاری بەسەر ئەو جیاوازیانەیە ئاهێنێت بەڵام وەکو ئەوەی کە بڵیت جیاوازی سەرەکی ئێمە دوو نۆعی سەرەکی دەنگی قاوەمان هەیە لە دنیاە ئەوانیش ڕۆبوستا و عەرەبیکان هەریەکە و خاصیەتی خۆی هەیە هەریەکە و لە خواردنەوەیە جیاوازی کەی هەیە لەگەڵ ئەوی ترا ئەوانیش تەفاسیلەکە تۆزێک ڕۆسووری ئەوێت لەبەر هەر بەسادەی بۆی بینەرانیش مەس ئەوەی قاوەی لەسەر مێزەکە هەیە کاک مدیر مەسەلێکی زۆر تۆخترێنێکی کاڵترە ئەمە هەر خۆی تەبیعی وایە یان دوو بەشن بلکاون بە یەکە یان باڵن چۆن هاتیێگا زیاتر یا کەمتر پێگا بەڵێ خۆی کە بیدایەت پرۆسەی چاندنی قاوە و تا ئەگاتە ئەم قاوەی کە لە بەردەست منوت وایە پرۆسەیەکی توور و درێژە بۆ نمونە بیدایەت ئەو کەسانی
جا خاڵێکی جەوهری هەیە لێرەیە چییە؟ ئەم وڵاتانی کە بەرەمهێنان بە قاوەواکەن دەستێکی باشی یعنی چۆن بڵێ هاوکاریەکی باشی گەنجانیان کردووە بۆ ئەوەی کە دەستی کاریان هەبێت هەلیان ڕەخساندووە بۆ گەنج بۆ کارکردن بۆ لەبەرەوەی قاوە لە ناوچە شاخاویەکان زیاتر لە ناوچە سەختەکان بەرهەمیێت ئەمەش وەکو چۆن بڵێ ناڵم نەیانتوانیوە بەڵام بۆ ئەوەی هەلی زیاتری کار بڕەخسێنن خەڵکەکە خۆیان کارەکەن هەلێکی کاری باشی ڕەخساندووە لە وڵاتانەیە دەستێکی باشی کاری ڕەخساندووە دوای ئەوە لە زۆربەی وڵاتان قاوە لە ڕووی بازرگانیوە لە دوای نەوتێت باشترین داهاتی هەیە بۆ ئەو وڵاتە ئەگەر بینە سەر ئەوەی کە فەرقی ئەم قاوانە چییە بیدایەت ئەم دارە پێوترێ جەلاسی قاوە کە بە دارەکەوەی لێ ئەکرێتەوە ئەم جەلاسی قاوەیە دوو دەنگ ڕویان لە یەکتریە لەناو ئەم جێلاسەیە دوو دەنگی قاوە بە سەوزی ئەتەکێنرێت بیدایەت دواتر ئەچێتە بواری وشکردنەوە و ڕۆزکردنەوە کە چووە بواری ڕۆزکردنەوە ئەو ڕەنگە جیاوازانی لێ دروستە بێت لەبەرەوەی ڕۆزکردن تایمەکانی ڕۆزکردن جیاوازیان هەیە بۆ نمونە لە لایتەوە دەست پێکات لە ڕوونەوە بۆ نمونە دەنگی تایە کاڵە دوای ئەچێ بەرەو میدیەم دوای ئەچێ بەرەو دارک کۆمەڵک پۆپیکەی لێبێتەوە لەو بینە بەڵام جیاوازی لە برژاندنی ئەم قاوەیە جیاوازیکیش لە تامەکەیە دروستەکات و جیاوازیکیش لە توانای قاوەکەیە دروستەکات کە باس لە قاوە دەکرێت هەمیشە و لە خواردنەوەکانە هەمیشە باس لە ڕۆ تەندروستێکی یەکرێ جا لێرە دەمێ بپرسم سوود و زیانەکانی قاوە خواردنەوە چی؟ بەڵێ لە ڕووی تەندروستیەوە ئەوە پێم وا بێت راپۆرتی تایبەت هەیە کە کەسی پسپۆر بڵاوی کردوێتەوە بەڵام وەکو بەرچاوبوونیەک بە شێوەیەکی گشتی قاوە لە ڕووی تەندروستیەوە چۆن بڵێیت سوودێکی باشی هەیە سوودێکی ئەرێنی هەیە بۆ تەندروستی لە کۆمەڵێک شت ئەتپارێزێت بۆ نمونە قاوە لە نەخۆشی ئەلزهایمەر ئەتپارێزێت قاوە سوودی هەیە بۆ دڵ بۆ سوڕی خوێن قاوە سوودی هەیە بۆ توانەوەی چەوری لە لەشە لەبەری ئەمە خۆی لە خۆیان بابەتێکی جیاوازە لەبەری کە قاوە کلۆرۆجینی تیا دەوڵەمەنە بە کلۆرۆجین بەڵام ئەگەر قاوەکە بە سەوزی بکوڵندرێت کلۆرۆجینی زیاتر تایە کلۆرۆجینیش کار لەسەر توانەوەی چەوری جسمەکات جالەوە سوودی هەیە بۆ پێست جالەوە سوودی هەیە بۆی کە دوورتەخاتەوە لە نەخۆشی شەکری جۆری دوو جالەوە سوودی هەیە بۆەوەی کە سوودێکی باشی هەیە بۆ ئەو کەسانی کە تا ڕادەیەک لەگەڵ نەخۆشی خۆمۆچیان خۆ زۆر زیانێکی باڵێن زۆر کاری بەهێز هیچ نییە لە راپۆرتە پزیشکەکان بەڵێ وەکو زیانە بەڵام ئێمە ئەتوانین باسی ئەوە بکەین کە ئایا زۆر خواردنەوەی قاوا بێتە هۆی چی ئەمیش خاڵەکە ناتوانیت بڵێ بۆ هەموو کەسێک بەم شێوازێ زۆر خواردنەوەی قاوا کۆمەڵێک خاڵ بەجێ هێڵە دوای زۆر چەندێکە مەسەنگەر بۆنمە بەردەوام کەسێک چی بکە ئەچێتە قاڵویە و زۆرەوە دیاری کراوە لەلایەن پزیشکەوە بۆ نمونە گەنج بۆی دیاری کراوە بێت چەند بخوا لە چەند میلیگرام زیاتر سە بۆ نمونە بۆ ئافرەتی دووجان بە هیچ شێوەیەک نابێت ڕۆژانە لە 200 میلیگرام زیاتر بخوات بۆ گەنج نابێت لە 300 میلیگرام زیاتر بخوات ئەمانە کە زیاتر خورانەوە کۆمەڵک سایدیفێک لەسەر جسم دروستەکات بۆ نمونە سەرێشە بۆ نمونە دەستلەرزین و خاوبوونەوەی لەش بۆ نمونە دڵڕاوکێ و خێرایی لێدانی دڵزیاکات کۆمەڵک ئەوە چەند کوپەکە ئەو 300 میلی باست کرد بەڵێ خۆی بەکوب دیاری ناکرێت چکە وەکو عەرزم کردی هەر دەنکە و بڕێکی تایبەت بە کافاینی خۆیتیایە بەڵام من باسی ئەوەم کرد لە سەرەتایە تاکی فلەندی ڕۆژی 33 گرام قاوا خوات 33 گرامەکە ئەگەر ئێمە بینە سەر پۆلێنکردن ڕۆژی 4 کوپولی بۆ 5 کوپ قاواکات ئەگەر بە قاوەی ئەسپرێسۆش بیخوات لەبەر ئەوە ناتوانیت کەس بۆ کەسی ژەگۆڕێت ناتوانێت مشەخەسی کرد بە تایبەتی بۆ ئەو کەسە ئەبێەوە نەبخوات و ئەو نەبخوات ئەوە لە لای پزیشکی تایبەتە بەڵام وەکو ئەوەی کە بڵین زیانی هەبێت زیانێکی ئەو تۆی نییە زۆر باش بکرێت پرسیار لەسەر قاوە زۆرن و کاتیشمان بۆی تۆزێک بۆ مێنێتەوە بزانم ئەمە قاوە چێ بەزم یەک پرسیار قاوە لە کوردستان ئەتوانین
هەبێت تۆ بڵێ کە شوای کوردستان بە کەڵکی بەرەونانی قاوا بێت ئەو نێ بیست بێتان بەداخەوە قاوە لە ناوچەیەشی بەرزە ئەچێنرێت ئەم ناوچەیە کۆمەڵێک بەڵێ ئەم ناوچەیە کۆمەڵێک خاصیەتی بێ هەبێت بۆ نمونە دۆڵێک بێت سێبەردار بێت بارانی بە خوڕ و بەردەوامی لەسەر بێت ناوچەیەکی شێدار بێت ئەمەش زیاتر ئەکوێتە ئەو وڵاتانی کە باسم کرد کە لە ڕووباری هەبێ بەلایانی کەمەوەی شەی هەبێ کە لە ئەمریکای لاتین و لە ئەفریقایە زیاتر ئەم کاراکرێت لەبەر ئەوەشە کە زۆرترین ڕێژەی بەرهەمهێنان لە وڵاتانێ و لەبەر ئەوەشەکە بۆ نمونە وڵاتێکی وەکو مەکسیک قاوەکەی تا حدێک ئەتوانین بڵین باشترە لە باسێک وڵاتیکە لەبەری کە ناوچەکەی جوگرافیاکەی لەبارە بۆ وڵی کاکنیر لەبری ئێمە ڕۆژانە بەرکەوتنمان هەیە لەگەڵ خواردنەوە گەرمەکانەوە بە تایبیشکچینە وەرزی زستانەوە جیاواز لەم قاودنکانە قاوەی خێرا هەیە ئێستا زۆر بەکارهێنرێ گەر باسێک لەوە بکەیت قاوەی خێرا ئەوەی کە پێی وترێ ئینستەنت کۆفی گیراوەیەکە چۆن بڵین پاڵێوراوێکە لەم قاوەی کە لەبەردەستمانە ئەمیش بۆ خێراترکردنی پرۆسەی قاوە خواردنەوە لە جیهانە لەبەرەوەی کە لە جیهانە وەکو معلومە لای جەنابیشتان ئەوروپی زۆر گرنگی بەکاتەیات و بەعزێکیشیان لە ماڵەوە توانای ئەوەی نێدانیشێت بە جیهاز بێت بە فلتەر بێت هەیە زۆر باوە زۆریش ئەکرێت بەڵام قاوەی خێرا بۆ ئەو کەسانە دروستکراوە کە کافاینێکی دیاریکرا و توانن یعنی دیاریکەیت قاوەی خێرا سوودیەوە هەیە تۆ توانی ئەو کافاینە دیاریکەیت کاچێتە لەشتەوە لەبەروی جیا کراوەتەوە کافاینی بەدەست خۆتە قاوەی خێرا جیالەوە کافاینی کەمترە بۆ نمونە گەر ئێمە لە 100 گرام دەنکی قاوەیە 40 گرام 40 میلیگرام کافاینمان دەستکەوێت لە 100 گرام قاوەی خێرایە 25 میلیگرام کافاینمان دەسەکەوێت یعنی ئەو جیاوازیە دروستەکات و قاوە معلوماتی زیاتر لەسەر بابەتەکە بەڵێ بۆ خێراترکردنی پرۆسەکەیە وەکو ئەوەی کە بتوانین لەگەڵ شتی کات تێکەڵیکەین قاوەی خێرا ئاسانتر تێکەڵەکرێت لەگەڵ ئاوی گەرم و شیرە لەبەرەوەی بتوانیت پرۆسەکە خێرات زۆر باشە لە کورسایمە چا زۆر بەکارێنین بەڵێ ئەگەر بە گشتی بپرسین بەدەمەوە هاتنی هاوڵان نیشتێمانیانی کورد لەگەڵ قاوە ئاشنایان یان کاتەکانی خواردنی قاوە زۆرجار بەدڵی خاڵی بەیانیان خەڵقاوە خۆ ئەمە قاوەوا خوریان چکە ئەمە هێشتا جوڵی باش لە شارەزای کاتەکانی خواردنی قاوەژنین لەسەرەوە کەمێک معلوماتمان بیت خۆی بیدایەت بینە سەر کاتی خواردنی قاوە کاتی خواردنی قاوە ئەو کاتەیە کە تۆ پێویستە بیخۆی یعنی بۆ نمونە من ناتوانم بیکەم بە ژەمێک بۆ نمونە من هەموو بەیانیەک بیخۆم هەموو عەسرێک بیخۆم قاوە کافاینە ئەو کاتەک پێویستە بیخۆی کە پێویستە و بۆ نمونە مێشکە داوایەکات بۆ نە جسمە داوایەکات هەست بە ماندوێتیەکەیت بەڵام ئەگەر بیتە سەر ئەوەی کە قاوە ئایا بەگەدەی بەتاڵ بخورێت باشە یا خراپە ناتوانین بڵین زیانی هەیە بەڵام ئەو کەسانی کە نەخۆشی برینی گەدەیان هەیە یاخود گەدەیان حەساسە برینی گەدەوەی کە پێوترێ قورحەی مایدە ئەگەر بەسکی بەتاڵ بیخۆن تا ڕادەیەک زیانێکی لاوەشی دروستەکات بۆ ماوەیەکی کاتی ڕەنگە ئەوەی کە پێوترێ هارتبۆرن بۆی دروستکات کە دڵە کزەی پێ ئەڵێن دڵە کزەیەکی بۆ دروستەکات ئەمەش هۆکارەکەی چییە ئێمە لە قاوەیە ترشی کلۆرۆگینیکمان هەیە ئەم ترشی کلۆرۆگینیکە کار لەسەر ئەوەکات ترشی مەعیدە چڕتر ئەکاتەوە و زیاتر چالاشیەکات ئەو کەسانەشی کە نەخۆشی برینی گەدەیان هەیە ترشی مەعیدەیان بۆ نمونە ناڕێکە ئەم قاوەیە کە زیاتری بکات ئەو کاتە ئەبێتە ساید ئیفێکتێک لەسەر مەعیدەی ئەو کەسە و زیان بە گەدەیەگەێنێت زیانەکەش بۆ شێوەیە کە باسم کرد تووشی دڵە کزەیەکات یاخود تووشی ئازاری گەدەیەکات کەواتە قاوە خواردنەوە بۆ بە کولتور لای تاکی کورد یان جارەمەمانە حەزمان لە چاکەیە بەڵێ ئەتوانم بڵێم قاوە لە کوردستان سواز بخۆیانی تاکی کورد نەکات لە ڕووی ئەوەی کە باسی قاوە بکەم سواز بخوا زۆر بەرەو پێشونمان بە خۆمانەوە دیوە لە زۆر بوارە بەڵام وەکو قاوە بە تاکید فەرقێکی زۆری هەیە لەگەڵ ساڵانی پێشووە و تابێت لە کوردستان قاوەخانەی زیاترمانە بێت وا وردە وردە لە کوردستانی ژەتوانین ئەم قاوەی کە لێرە هەیە لە دەرەوە ڕۆست ئەکرێت لە دەرەوە ئەبژێندرێت و ئەنێردرێتە ئێرە بەڵام
کار بکرایبووی کە لە کوردستان کارگەیشی گەورە بۆ گشتی بێت نەک بۆ نمونە دوکانێک بێت قاوە بۆ خۆی ببرژێنێت کارگەیشی گەورە قاوی بێنایە لە دەرەوە ئێمەش براندێکی خۆمان هەبووە لە کوردستان ڕۆستینگێکی قاوەمان هەبووە لە کوردستان ئەو کاتە بەرەو پێشسوونێکی بەرچاوتری بەخۆی بینی لە بەرەوەی کە تۆ ئەو کاتە لە ناو خەڵکا زیاتر بڵاوەکەیتەوە یان برژانەکە بە دەستی خۆتە ئەزمون زیاتر وەرەگی ڕەنگە تامەکەی تۆزێک خۆشتر بێ جیاوازتر بێ چکە ئەم قاوەی کە ئیبرژێنیت قاوە چ بە برژاوی چ بە نەبرژاوی بینی باش نییە لەگەڵ هەتاوە بینی باش نییە لەگەڵ بۆ نمونە پلەی گەرمیە تو ئەم قاوەیە کە لەو دەرەوە ئەبرژێنرێت بە هەر هۆکارێکی گواستنەوە بێت تایەتە ئێرە ئەم قاوێت نەوعەنما چۆن بڵیت کەمێک لە کوالیتەکەیدا لە کوالیتیدا ئەبەزێت بەڵام ئەگەر لێرە بکرایە باشتر بوو ئەگەر لێرە ئێمە بۆ نمونە کارگەیەکمان هەوایە باڕۆستی بکردایە بۆ نمونە لە داهاتوە ئیشەڵا و شتانەش ئەبێت بەڵام وەکوەوەی کە ئێستا ئێمە ئاشنابین بە قاوە وەکو تاکی کورد سوپاس بخوا بەرەو پێشوونی باشی بەخۆی بینی کاژمنیر بەیجازت ئەگەر باس لەوە بکەین ئێستا من کاچمە قاوەخانەیەک مینوەیەکم بێنن یەک دنیا جۆری قاوەی تێدا نووسراوە ئەگەر بێت و داوای قاوەیەکیش کەم یەکسەر پێمەڵەن کام جۆرەی تەوێ کاتە با بچینە سەر شێوازی ئامادەکردنەکەی ئایا شێوازی ئامادەکردنەکانی قاوە چۆنن بۆ منە قاوەی عەرەبیمان هەیە تورکیمان هەیە ئیسپریسۆمان هەیە کۆمەڵێک قاوەی جۆرا و جۆرمان هەیە گەر باسێک لە ئامادەکردنەکانی بەڵێ وەکو بیدایەت باسم کرد کە ئەم قاوانە ناو ئەنرێن بە قاوەی تورکی بە قاوەی عەرەبی بە قاوەی ئیتالی شێوازی ئامادەکردنەکەی ئەو جیاوازیە دروست دەکات ئێستا بۆ نمونە کۆن لە ناو عەرەباوا بەوە بووە ساجێکیان هێناوە قاوەکەیان لەسەر ئاگر برژاندووە بە ئێستاشەوە ئەو کلتورە هەرماوە لە ناو عەرەبا لە ناو عەشایرەکانی عەرەبا بە ساجێک قاوەکە ئەبرژێنن دوایەوە قاوەکە ئەکوڵێنن ئەیپاڵێون و بەو شێوەیە خۆنەوە بۆ نمونە تورک بە جەزوە قاوە دروست دەکات قاوەی تورکی تا حەدێک ئەتوانین بڵین خەڵتەیەکی کەم دروستە بێت لە ژێر قاوەکەیە ئەویش هۆکارەکەی ئەوەیە کە ئەم قاوەیە ناپاڵێورێت بەڵام ئەوەی کە داهێنانێکی باشی کرد لە بواری قاوەیە ئەنجێلۆ مۆریۆندۆ بوو لە ساڵی 1884 لە ئیتالیا داهێنەرێک بوو کە ئەم ئیقتیراحی کرد کە بتوانن قاوە بە شێوازێکی باشتر و خێراتر ئامادە بکەن دیزاینێکی دانا تا لە ساڵی 1904 لەلایەن دیسپرۆ پاڤۆنی و لەلایەن بێزێراوە کە ئێسەش هەر براندیان هەیە بە ناوی خۆیانەوە پاڤۆنی و بێزێرا توانیان ئەم بیرۆکەی مۆریۆندۆ بکەن بە جیهازێک بۆیلەرێکی ستونی بوو دروستیان کرد توانیان بە خێرایی قاوەکە بە ئاوێنن قاوەیەشی ساف و بێخەڵتە دروست بکەن و قاوەیەکی کرێمی دروست بکەن و لە ساڵی 1904 لە ئیتالیا لە میلانۆ یەکەم نمایشی جیهازی قاوە کرا هەتا بەڕێیت لە ڕێی باڵێن ئامێری پێشکەوتووە بەڵێ بە ئێستەوە ئێستا خۆشکرا ئامێرەکان هەن ئێستا ئەمەش هەر ئامێری ئەوە نمونونەکەیەتی بەڵێ یەکەم جیهازی قاوەی ئێسپرێسۆ کە لە ئیتالیا دروست کرا قەبارێکی گەورەی هەبوو تقریبا ئەتوانین بڵین وەکو سەماوەرێک گەورەتر کە دروست کرا بەڵام وردە وردە گۆڕانکاری بەسەرا هات تابوو بە ئۆتۆماتیک تابوو بە سێمی ئۆتۆماتیک بەرەو پێشچوونێکی باشی بەرەو خۆیەوە بینی لە ئێستاە بەرەو پێشوونی دروستکردنی جیهاز لە جیهانە بە شێوەیەکە کە توانیوانە جیهازێکی پسکۆلی لەم جۆرە بۆ ماڵەوە دروست بکەن جیا لەوە ئێمە مۆکاپۆتمان هەیە جیا لەوە ئێمە مۆکاکرێممان هەیە ئێمە توانین بەم کەرەستە بچووکانە لە ماڵەوە قاوە ئامادە بکەین ئەگەر جیهازیشمان نەبێت بۆ نمونە ئێمە بە جەزواتوانین قاوەی تورکیا ئامادە بکەین بە دەلاتوانین قاوەی عەرەبی ئامادە بکەین بە مۆکاپۆتیش ئەتوانین قاوەیەکی ئێسپرێسۆی سادە لە ماڵەوە دروست بکەین ئێستا گەر بەم جیازە قاوەیەکمان بۆ دروستکەی چۆنێکی بەڵێ ئەم جیازە جیهازێکی پسکۆلەیە دروست کراوە تایبەت بە ماڵە بۆ ماڵەوە بەڵێ ئەگەر بینە سەر شوێنەکان کە پیانەوترێت فرۆشگای قاوەیە قاوەخانەیە کافەیە جیهازی گەورەتریان هەیە ئەم جیهازە بۆیلەرەکەی گەورەترە بۆ نمونە ئەو جیهازی کە لە قاوەخانەکانە بەکارێنرێت کۆپرێسەری هەیە کۆمەڵێک شتی هەیە کە جیایەکاتەوە لەم جیازە بچووکە بەڵام وەکو ئەوەی کە بتوانیت قاوەی پێ دروستکەیت بە شێوازێکی باش و ئاسان لە ماڵەوە ئەم جیهازانە هەیە جیهازی کەپسولیش دروستکرا و هەر کەسەوە حەسەب ڕەغبەتی خۆی لە ماڵەوە قاوە ئامادە ئەکات ئێستا ئێمە ئەم هاندڵەمان هەیە
قاوەی هاڕاومان کردوتە ناو پۆرت فیلتەرەکەمانەوە ئەم جیهازەمان لەناوەوە ئاویشی کوڵاوی تایە ئەم قاوەی لەسەر پۆرت فیلتەرەکە ناڵێت وردی ئەم قاوەیە خڵتی ئەم خەڵتەکەی بێتە ڕاست قاوەیەشی سافت ئەیاتێ قاوەیەکت ئەیاتێ کە هەم کافاینێکی باشی تایە هەم کرێمیە هەمیش بێخڵتێ هەر ئەم قاوەی با بڵێن هاڕاو و چێتە مەرحەلەیەوە بەڵێ بێ لەوەش ئێمە کۆمەڵێک جۆری کەمان هەیە لە قاوەیە بۆ نمونە ئەمریکانۆ ئەویش مێژوویەکی جوانی هەیە کە سەربازە ئەمریکیەکان ئەو کاتی کە لە شەڕی جیهانی دووەمان لە ئیتالیا بوون قاوەی ئێسپرێسۆیان خواردووە پێیان خەز بووە پێیان ترش بووە پێیان وا بۆ زۆر تاڵە ئیتالەکان هاتن وەکو ئاسانکاریەک ئاوی گەرمیان تێکەڵ بە قاوەکەیان کرد ئێستا وەکو ناونانێک ناو ئەمریکانۆ دوا بە دوای ئەوە کۆمەڵێک جۆریکی قاوە دروست بوون قاوە بە شیر لاتێ دروست بوو کاپوچینۆ دروست بوو تەنانەت ئەمریکانۆ بە شیریش بە دوایەوەیە دروست بوو کۆمەڵێک جۆری زۆر قاوە لە دنیای ئێستا دروست بوو ئەخورێتەوە هەمووشیان ئەتوانین بڵین بڕێکی باش کافاین چەند خەریکی با بڵێن مەشغوڵی ئەمەشبی لەگەڵ باسکردنی ئەمەشە ئەتوانین چۆنڵی جۆرێک لە ئامادەکردنی قاوە دابێنین چۆنڵی ئەمجارش با قاوەی کوردیمان هەبێواتە لە جۆری ئامادەکردنەکەی ئێمە بە خۆشحاڵیەوە ئەتوانین بڵین قاوەی کوردیش بەردەستە لە وڵاتێکی لە وڵاتێکی وەکو تورکیا لە کوردستانی تورکیا ناتوانین بڵین کافاینێکی زۆری تەیە بەڵام جۆرێک لە قاوە دروستکراوە بە ناوی قاوەی قەزوانەوە ئەویش ئەتوانێت کافاینی تێکەڵ کرێت و وەکو هەر قاوەیشکە بخورێتەوە نەنەکاگوونی بەدەر لە جۆری قاوەی قەزوان جۆری ئامادەکردنی کوردی واتە کوردانە قاوەیەک ئامادە بکەین بەداخەوە هەتا ئێستا نەگەیشتوینێتە شێوازێکی وە لەبەرەوەی ئەو شێوازە ئامادەکردنە قاوانی کە لە دنیای هەن شێوازێکی پوخت و کامڵن لەبەرەوەی تۆ کە قەرار بێت شتێکی تازە دروستکەیت ئەبێ شتێک دروستکەیت جیاوازیەک دروستکات هیچ نەبێ باشتر بێت بەڵام ئەوەی کە تا گەشتۆتە کوردستان باشترین شێوازەکانی قاوە دروستکراون و ئەمەش نمونەیە کە لە نمونی قاوەکە کە سەمە چەند بەم خێرایانێ یەکسەر ئامادە بوو پێشتراوەکە گەرمە خۆی پێشتر ئەم ببورن پێشتر خۆیڵەتی ئێمە قاوەین بچۆ تۆ میوانەکەیت پێشتر ئەم بۆی لەرە گەرمی ئەکات جیهازەکە گەرمەکە دوای ئەوە لە ڕێگەی ئەم هاندڵەوە کە قاوەکەکەیتە پۆرتفیلتەرەکەەوە قاوەیەکی ئێسپرێسۆی سافت دەیاتێ زۆر ڕاست ئەتوانین بڵین بێخەڵتەیە و کرێمیە کاک منیر ئەو شتانەی لەگەڵ قاوەیە تێکەڵ دەکرێت ئەویش هەر بە پێی جۆرەکان دەگۆڕێ ئێستا کەسێک بینەرێک کە لە ماڵەوەیە ئێمە ئەبینێ حەزەکە بۆ نمونە قاوەیەکی بۆ منە تاڵ نەبێ خۆی کۆمەڵەشتی تێکەڵکە شیرینتر بێیان بە شێوازی جیاوازتر ئامادەی بکات چی ئەم بژگارێکیانە کە ئێمە چۆن نتوانین شتی تر تێکەڵ بە قاو بکەین بەڵێ بە شازێک کە تامیکی خۆش باتەوە خۆی وەکو هەرزم کردن ئەو کاتی کە ئەمریکانۆ دروست بوو بەو هۆکارە دروست بوو کە ئەمریکانۆ ئەسپرێسۆیان پێ زۆر تاڵ بوو پێیان زۆر تامێکی خۆشی نەبوو لای ئەوان ئیزعاجێکردن هاتن بۆی کە کەمێک لەو تاڵی کەم بکەنەوە قاوەی ئەمریکانۆیان دروست کرد بەڵام دوا بە دوای ئەوە کە تورکەکان پێشتر قاوەیان دروستە کرد شەکریان تێ کرد بە ئێستاشەوە لە ناو تورکا کللتورە شەکر لەگەڵ قاوەیە ئاخۆن ئەو جەزوەیی کە لە بەردەستیانایە ئاوەکەی تێکەن قاوەکەی تێکەن شەکری تێکەن و تێکشێنێکەنە سەر ئاگر جا لەوە ئێستا ئیتالیەکان وەکو شتێکی باو لە ناویانە کەوچک و شەکر لەگەڵ ئێسپرێسۆیە بەکارێنن یعنی ئێسپرێسۆ ئاساییە بەلایەنەوە شەکری تێەکەن و ئەیخۆن و ئەشخورێتەوە بەڵام وەکو تابیعەتی قاوەکە خۆی بە تاڵی خۆشە بەڵام بۆ کەسێک کە بێت حەزی بوو تاڵێ نەبێت ئەتوانێت بۆ نە شەکر کاتە ناو جەزۆیشی قاوی تورکیە کە ئامادەیەکات یا شەکر کاتە ئێسپرێسۆیەوە یا ئەگەر شەکر ناخوات ئەتوانێت بێت ماکی تاڵەکەی بە شیر یا بە ئاوی گەرم کەم کاتە باست لەوە کرد دەتوانین قاوەی عەرەبی یان قاوەی تورکیا قاوەی تاڵی بە هەر کام با بڵین بە کەرەستەی جیاواز ئامادە بکەین جیاوازەکەی چی ینی ناکرێت بەم با بڵین کەرەستەی لە بەردەم منایە هەرسێکی بکەین یان تامەکەی تێگەیە تۆزێک لەسەر ئەوەش ڕەنگە بینەران پێیان خۆش بێت لە ماڵەوەم کەستانیان نەبێت بەڵێ جیاوازیەکە لە بینی ئەم شتانە چێکە لە بەردەستمایە
ڕاستە هەریەکە و مۆرکی وڵاتێکی پێوێ ئەو جەزوێ مۆرکی وڵاتی تورکیا پێوێ ئەو دەلەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە عەرەبیەکان دایان هێنا ئەم مۆکاپۆتانە وەکو ئاسانکاریەکە کە تۆ ئەم جیهازت نەبوو لە ماڵەوە بتوانی بۆ دروستیکەیت شێوازی بەکارهێنانی مۆکاپۆتیش ئاوەکرێتە ناو مۆکاپۆتەکە و فلتەرێکی لەگەڵە قاواکەیتە ناو فلتەرەکەەوە قاوەکەی ئەم مۆکاپۆتە فەرقی لەگەڵ ئەو تورکیا ئەوەیە ئەم مۆکاپۆتە قاوەیەک تاتێ بێخەڵتە قاوەیەک تاتێ کە وەکو قاوە تورکیەکە خەڵتە دروست نەکات بەڵام قاوەی تورکی ناکرێ بکەیتەوە مۆکاپۆتۆ قاوەی مۆکاپۆتیش ناکرێ بیکەیتە تورکیە بۆ لەبەر ئەوەی جیاوازیەک هەیە لە ئاستی هاڕینی قاوەکانە بۆ نمونە قاوەی تورکی کە تۆ ئەی هاڕیت ئەو قاوە هاڕەوەیکە ئێستا پیشانمای قاوەی تورکی ئەبێ ورد بەهاڕێت لەبەرەوەی بتوانێت لەو دەلەیە کارلێکی بکات و کرێمێکە بۆ دروستکات قاوێکی تا ڕادێک باش دروست بکەیت بەڵام ئەگەر بێت و ئەم قاوە تورکیە بۆ بەو نیزبە هاڕینە کەمەوە کە وردە پاودەرێکە بیکەیتە ناو مۆکاپۆتەوە یا بیکەیتە ناو جیهازێکی ئەسپرێسۆ یا بیکەیتە ناو مۆکا کرێمێکەوە ڕەنگە نەتوانێت قاوەیەکی باش با بەدەستەوە لە فلتەرەکە تێپەڕیژ لە فلتەرەکە ڕەنگە تێپەڕیژ نەبێت چونکە بە تایبەتی مۆکاپۆت ئەم بەتوانێت ئەو غاز و ئاگرە سەرەکەوێت ڕەنگە بە جیهازەکە بتوانی دروستیکەی بەڵام هەر شتە و قاوەی خۆی بۆ دیاری کراوە ئەو دەنکی کە لە بەردەستمانە ئەتوانم بۆ تورکیشی بەهاڕ مەتوانم بۆ مۆکاپۆتیشی بەهاڕ مەتوانم بۆ دەلی عەرەبیشی بەهاڕ جیاوازیەکان ئەوانە دروستی ئەەکەن بە هەمان شێوە ناتوانانی قاوەیەکی هاڕاوی مۆکاپۆت بکەیتە ناو دەلەیەکی جەزوەیەکی تورکیەوە دروستیکەیت لەبەرەوەی خەڵتەیەکی زۆر زیاتر دروست ئەکات کاک منیر بامە بکەم بە کۆتا پرسیارم ئێستا لەگەڵ وەرزەکانی شاخەریکە شتەکانە گونجێنین بنە قاوەی سارد لە هاوینە زۆرە خوڕێتەوە ئەمە چی جیاوازێکی هەلە قاوانی کە ئاوا بە گەرمی ئامادە دەکرێت ئەمە بەستە جیاوازی قاوەیە لە هاوینە و لە زستانە بەڵێ ئەوەی کە ئێستا قاوەی سارد ئامادە دەکرێت بەڵێ ئێمە کۆمەڵێک قاوەی ساردمان هەیە کە ئەتوانین لە وەرزی هاوینە بیخۆین بۆ نمونە ئەو لاتەی کە خەڵک بە شیرەوە ئەیخوات ئەتوانێت سەهۆڵی تێکات گەرمی نەکات شیرەکەی بۆ گەرم نەکات سەهۆڵی تێکات لەگەڵ شیری سارد و ئەو ئێسپرێسۆیە ئەبێ بە ئایزلاتێ هەمان تامتەیاتێ بە سادی ئەتوانین بۆ نمونە تۆ دوو شۆت ئێسپرێسۆ توانی بکەیتە ناو دەفرێکە و بیشێوێنی تو بیکەیتە ناو سەهۆڵەوە پێوترێ فرێدو ئێسپرێسۆ ئەتوانیت بۆ نمونە هەمان سوودی ئەبێت هەمان ئەتوانین بڵین سوودی ئەبێت بەڵام بەپێی تێپەڕبوونی کات ئەم قاوەیە چۆن بڵێ ڕوونبوونەوەیکی تایە وەکو ئەو قاوە پوختەنیە کە بە گەرمی ئەگاتە دەسێ نەوعەن ماڕوونبوونەوەی تیا و لەگەڵی تێکەڵکردن لەگەڵ شیر و لەگەڵ ئاو کە تۆ توانی ئەمریکانۆ بە ئاوی سارد و ئەسپرێسۆ و سەهۆڵ دروستکەی ئەمانە جیاوازیەک دروست ئەکەن و لە کوردستانیش ئەتوانم بڵێم جۆرەها قاوەی سارد پێشکەشەکرێت و تا ڕادێک لە چۆن بڵێ مستەوایشی باشە لە کوردستان زۆر سپاس بۆ ڕێز کاک منیر مختار شارەزای جۆرەکانی قاوە سپاس بۆ ئەم دەرفەتە هیوادارم سوودیان بینی بێ و قاوەیەکی خۆش بخۆنەوە ئێمە قاوەکەی خۆمان تەواوەکەین لەگەڵ کاک منیرە و بەڵام پێش ئەوە دەچینە لای ڤیتیەک لە دهۆک لەوێ سێمین فستیڤاڵی قورئانی پیرۆز ئەنجام درراوە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبێت. ڕۆژە میزان و کێشانێ دەما جملە مەخلوق تێنە مەیدانێ ئەلبن سەراب و گەرما ئەوێ گۆڕەپانێ قورئان ئەت ئێت و ئەت پرستن ئەژبەرکارێت من کانێ ئەژبەرکارێت من کانێ ئەپڕێز بە کەرەمکەنە جەنەت و دیوانێ من كان يريد العزة فلله العزة جميعا ڕۆژە میزان و کێشانێ دەما جملە مەخلوق تێنە مەیدانێ ئەلبن سەراب و گەرما ئەوێ گۆڕەپانێ
قرآن ات ایتو ات پرستن اجبرکارت من کانه ابریز و کرم کنه جنت و دیوانه. من كان يريد العزة فلله العزة جميعا ونودوا أن تلكم الجنة أورثتموها بما آهنگ که بی شوازی مبیا انجام بدین به جوش و خروشه و روحانیاته چی که امزان خلقی ما حجکر و شاگرد قرآن پیروزه و هر روزانی مبیای اوه انجام بدین و افریقا بو خلقی کی دیار بکو پتری 1000 کسا افریقا بجدار بون بو خلقی کی دیار بیت اوید کو بمرم دوین طعنا البيرو بوارد خلقی بدن الخزانه کردیا رسانه اسلامی بدن ام بو اثبات که خلقی ما پیگیر بیرو باورت خو شانازب آین خو شانازب قرآن خو لو ما وی بی سوال انجام دهیم دا ببیته بلگه بو خلقه که فعلا خلقه ما خلقه که بیرو باوره خلقه که شانازیب آین خود بتو الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. مجالك جنجت هين خدان شيان قارئا خدا دنگن خوشن ما دلیل دای کل وی سوال بجدار بن دادنگی واج جاره کاری بلم بید هر روزانه ما بیا کنتاک کی جلگل اوان دوالیا بکن داشتین شیانت خو گشت بکن و فعلا او جیب بنا خواندوان جهانی و دوالی ما 6 قارئ هبون بجدار 3 شوانیت دوالی بون الولات ترکیه اکشوان و ولات ایران و هر روزانه عراقی و ما 3 خواندوان نافخوی هبون ایکل پایتخت هرم کردستان کل هفلیر بجدار بو و دو دیجیت پارزگاه ها میاد هو که با والذين تدعون من دونه ما يملكون من قطمير وما تلك بيمينك يا موسى قال هي عصاي أتوكأ عليها وأهش بها على غنمي ولي فيها مآرب أخرى. بەڵایزان لەگەڵ هاوکارانمان لە پەیام و ستۆدیۆ و کۆنتترۆل بڕگە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پامی ڕۆژمان پێشکەشکردن و مێدەکەین جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیزان بووبێت دیارە بڕیار بوو بچینە بازاری فستیڤاڵی بازار لە گەرمیان بەڵام پەیوەندیەکەمان نەمانتوانی جۆری بکەین دیارە ساڵانە لەوێ لە مانگەیە لە شاری کەلار لە گەرمیان فستیڤاڵێک سازەکرێت لەلایەن کۆمەڵی گەنجەوە
بۆ زیاتر گرنگیدان بە بازار و بەرهەمە خۆماڵیەکان کە ئەمەش گڕوتینێکی باشی بەدەبەری گەرمیان و شاری کەلار بەخشیوە مێ دەکەین هەر بەردەوامن لە شانساغ بێ ماندوو نەبن لەگەڵ هاوکارانمان بڕگەکانمان پێشکردن تا پرۆگرامی تر بەخوای گەورەتان سوێنی خواتانەکە هەر شاد بن خواتان لەگەڵ.